خوشکان و برانی خۆم سڵاوی خواتان لێ بێت هەموو لایەک بەخێر بێن مەلەتی ئینشاءالله تعالی ئەم هاتنە مای خێر و خۆشی بێت و مشت بستمانە کۆمەڵێ پەیام بە جنابتان بکەین. بەڕێزان تعارف بکەین خراپی مناڵم دکتۆر بەختیارە 2003 خوبی سلێمانی تەواو کردووە 2013 دکتۆرام تەواو کردووە لە 2014 شەوە مامۆستای زانکۆم هەم لە زانکۆی سلێمانی و هەم لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و لە پەیمانگای تەکنیکی بەختیاریشکە کەم تا زۆر تەلەبەمان لەلا بووە گداڵمان لەلا بووە گەنجمان لەلا بووە بۆی ئەمڕۆ بابەتەکە کە بۆ جەنابتانی باسەکەم بۆیە ئەو پێشەکەشم باسکرد وەکو مامۆستایەک باسیەکەم کە مامۆستایەتی تەجروبەیەکمان هەیە کە منداڵەکانی ئەگەر منداڵی بچووکە یان گەورەیە لەلامان هەبووە و کەم تا زۆر توانیمانە شتێک پەروەردەیەکیان پێ بڵێین ئەفوکەرەوە کوژەمونێ کەم تا زۆر ئیشمان لەسەر پەروەردە کردو ئەمڕۆژ کۆمەڵی خاڵ بۆ جەنابتان باسەکەین کە هەمومان ئەوەی کە لەلای ئێمە و لەم ئینستیتوتی ژیانە بۆی جەنابش لە بەردەی سابری تێ لە مناڵ نەمام یانیوانی کە ئیشی فەراحەت و ئیشی دادەیتان کردبێ خۆماسا عەشایر بن ئەزانن کە نەمام ئەبێ لە سەرەتاوە بزانی چی نەمامێک هەڵەبژێنی و دەبێ بزانی چۆن دای دەچێنیت و دەبێ بزانی چۆن ئاوی دەدەیت نەمام بە نەمامی خۆی ئەوانەی خۆماسا عەشایر بن تۆزێک من گەرمیانی بکە ڕەنگەی وەش تەجروبەت دادێتان نەبێت نەمان بە نەمامی خۆی ئاوی زۆر بدەی هەر خراپە ئاوی کەم بدەی هەر خراپە هەنێک نەمامێ خۆش زۆر لێدا هەر خراپە هەنێک نەمامێ زۆر لەبەر سێبەر و خواپێدا و داینێ جەوی هەیە بێ شەبەکەی فول بێ لە تەنش بخەنێتەوە داینێ هەر خراپە کەواتە مناڵش بزڵە بەدوایە بۆیە ئیشوێنم بەوەکە بۆیە بە دوو بڕبێتان بۆ باسەکەم تۆزە بەسەر بڕگەیەکیان باسەکەین کە ئەو دەستەواژانە کە چییە دەبێت ڕۆژانە بە مناڵ بڵێین نایم ئەم ڕۆژە نێشت بڵێم کەم تا زۆر تۆڵێ لە تێری قساکەم پارەی زۆرەوێ نەخەنێشتت پێڵم 1 دیناری ناوێ و دۆلاری سە بەرزۆتەوە دۆلاریشی ناوێ یعنی ئەکرێت قسەیە و شەیە و تەیە بۆ مانای کەلیمە خۆتی بۆ حازرکە جوان و پوختە ئەتوانی هێواز شێواژ ڕۆژانە تەطبیقی بکەی وەم مناڵە جوان گەشولماکە چۆن دوای ماوەیەک مثلا لەسەر ئافرەتەکان بەتابەتی کە نەمامیان هەیە لە ماڵەوە ئافرەتێک دێڵێ کچە کنیە باوانە شێوە نەمام وا نابێت ئەمە هەموو ڕۆژێک تۆ زەبی بەبەر خۆرەکە ئێوارە بێنێرەوە ژوورەوە هەستەکەی چەند باڵاکە دوای ماوەی بزڵە دوای ئایا کەمت داوە زوو بتە دەبەر خۆرەکە و هێناوتە تەو سەرەکەی باشە بۆی ئەم دەستەواژانش کە من بەکارێنم کە نۆ دەستەواژەیەکە پێکەوە هەمومان ئیشی لەسەرەکەین ئەم دەستەواژانە دیراسە کراوە تا بۆ مناڵ بەکاربێنی مناڵ گەشولماکە و بە قۆتە بێت و بەهێزە بێت و تکایە ڕەزیدی دێمەکە ئەزانم ڕاوە دینارەکەی ئەزانم پیاوەکان وڵێ من لە بەیانەت ئاوارە بۆ کۆڵێت ڕاکەم و مەکەینەوە ئەزانم دەمەکەنەوە لە سەلاجەت کوڕە و ئەزانم هەنێکتانێ پۆست دێدەنەڵی بەخوا هەفتە نییە 2 جار ماسییان بۆ کڕم و گۆشت ئەمانە ناخۆن مناڵ ئەمەی نای مناڵ سەقانەوەتی ئەو مناڵانی کە دوای مناڵی سەرکەوتوو دەرەچن ڕەنگە لە ژیانە ناوەنە کە بابوشفتیان نەخوارد بێەوەنە قۆزی و نازانم کێنزا و بەزمەوەزمی نەخوارد بەڵام مناڵێکی سەرکەوتوو دەرچوە سەدقاتی ئەو مناڵانی تریش کە لە مەکتەبی خاص و مەکتەبی نمونەیی و کۆڵەخواتێدا و ئەهلی نەستەرەش بنن مناڵ هەندێک شتی تری پێویستەکە بەداخەوە لە وڵاتی خۆمان خەریکە گرنگی پێ نادەن یەکەم شت من خۆش پێویست سبحان الله مە دیراسە کراوە چەند ئەم قسەیە چەند گرنگە ڕازیلی مەکرد لەوەی کە تۆ ڕۆژی چەند جار بە مناڵەکەت بڵێ من خۆش پێویست بەتابەتی ئێمە کەم کچ بوو بە 10 ساڵ 12 ساڵ باوگە لە خۆی لە ڕووی نایە بۆ مناڵەکەی بڵێ خۆش پێویست هەدە بۆ پێکەنی نەیگرێ و نەگرێ و یان کە کوڕێ بگاتە 15 ساڵ و باوشی پێیان پێی بڵێ من خۆش پێویست هەدە خۆ لە باوە هیچ بووە یعنی بۆ لە بەرشتی وای لە باوە نەبیستووە مع العلم ئەم وشەیە زۆر گرنگە ئەم وشەیە زۆر گرنگە تۆ هەمیشە بە مناڵ بڵێ من خۆش پێویست یعنی چی مناڵ هەیە لە خولی منە بۆ لە پەیمانگای من بۆ 10 ساڵ 12 ساڵ هاتووە سەرەکەم کەس بۆ چییە وەڵام دکتۆر من هەستەکەم باوکم خۆشمی نایە وەڵا هەستەکەم دایک خۆشمی نایە بۆ لەبەرەوەی جەنابەت دەبیانێت تاوێرە پارە پێیاکەی شەو کە چوویتێتەوە لە سەعات 8 تا 12 سێ جارەی تۆ دان شەمانێ بۆ لێت دەم عەمری نەمێنێت وەنووسە دەنگە دەنگ نەکەین سێشتی لە تۆ بیستووە ئیتر نازانێت تۆ ئێوارە دوو عەلاقەتی نایدایەتە دەست ژنەکەت نازانێت پارە داوەتە دەست ژنەکەت و ژنەکەت بەیانی پۆزیتیڤە لێداڵێ وەرە کوڕم وەرە دایە پارەتە داتێ نازانێت پارێ باوک بە ڕاکەڕاک و بە ڕەزارەت پەیدای کردووە نازانێت کە تۆ بۆ نمونە لە بەیانەت تاوێرنەوە چێت دە نامەرد بۆڵی بەسەر تا کرد بێت تا دوو عانت پیا کردووە تا دوکانەکە تۆزی ئیشت پەیدا کردووە نازانێت کە تۆ کرێکاریت کردووە لەوێ خۆتە گۆڕی کرد لەوێ ئاوەسی چڵچاو دوکا بە گەرچ و بە چیمەنتۆ ناناسیتەوە بەس لەوێ ئاوێ خۆ کردووە بە خۆتاو لە بیناکە و هاتوویتێتەوە بۆ ماڵ خۆت گۆڕ مناڵەوە نازانێت مناڵ سێ وشەی لە جەنابەت بینی هەر سێکی
بۆ نموناڵی لێتە دەم یان دانیشە ئەمرە نەمێنێ هیچ تیا بەسەر دنیا مناڵ بۆ هاوڕێی تۆ واوە ئەکات چیە کات کەواتە مناڵ هەستی نەکرد کە تۆ سۆز و خۆشەویستی بێ بۆ یەک کارێ دەکەم هەواڵە من دەرێکە پشیڵ پلەی خۆشەویستی بۆ چییە من تۆم زۆر خۆشەوێ من خۆشەویستیم بۆ تۆ بێوێنێ ئیتر لە مناڵ لە 2 ساڵ و 1 ساڵ و نیم 2 ساڵ و هەست بەماکە هەتا گەورات وەڵا بە من بێن تەلەفۆن بکە کچەکەت شووی کردووە دوو مناڵشێ کچە جوانەکە من تۆم زۆر خۆشەوێ حەز ناکەم بە حاتی پیاوەکە دێتەوە ڕێگە بە قوربانە ئاوە کوڕە جوانەکە من تۆم زۆر خۆشەوێ هەفتەی جارێکی بۆ سلێمانی بە قوربان ئەو چاوەگم هەناسەکەم سەریع مەڕۆ قەیسانی سەعات زووتر بۆ چکە من تۆم زۆر خۆشەوێ نامەوێت تۆم لەدەستچێ ئەمە بۆ ژن و پیاوی وایە پیاوی وایە 20 ساڵ ژنەکەی هێناوە ژنی داما و بەس وەختی خۆی قلێبلیەکیان پێ کرد بۆ لە سەرەتا پێش بووینە ئەگەر ناڵێت تۆ جان 10 ساڵە بێت پیاوە بمرینەوە تو خۆشمێت پیاوەکە شەڵێ دکتۆر ئەمە بەبێ ئەمە ناژیم کورەمە ئۆکسجینی منە ئەمە نەبێ من وەکو ئاو تووشی کۆڕۆنا بم ئەمە نازانێت ژنەکانت تۆ دەری نابڕێت بۆیە دەربڕین بەڕاستی زۆر گرنگ و موهیمە ئەوە توا بەس دییا بن ئەوە نەسووتێتەوە وایرە ئەسووتێت ئەوە بکەن ئەمدا کەواتە خاڵی یەکەم درێژی ناکەمەوە تکایە ئەم شەیە لەمە دوات تۆزە زیادی کە بزانە هەستی پێکەی مناڵەکان سۆز و عاتفیان بۆ زیاتر بێ سەمع و تەعاین باشتر بێت خاڵی دووەم مناڵ ئەبێت هەست بکات کە تۆ ئەمە بە پشتیوان و پاڵپشتێکی گەورەی ئەزانی کەلیمەی من شانازیت پێوەکە بەتایبەتی باوک چۆ بۆ تازیەک یان شایە کچەکانی گەورەیە 10 ساڵە 12 ساڵە 15 ساڵە کە دێتە بۆ ماڵەوەڵێ من شانازیتان پێوەکە چیتە بۆ مەکتەبێک لە جاتیک لە ئەمر نەمێنێ سوک بکرد حیان بکرد مامۆستا فڵانێکی خراپە مامۆستا فڵانێکی باش نییە پێنج مامۆستاژوکی باشە بۆ پێنجەکە باس ناکەی بۆ ئیدا مامۆستا فڵان باس دەکەی کەوتی وەڵاو و پێویست دەرەجە نایە بۆی خاڵی دووەم تکایە ڕەزینی لێ مەکە پارەی تێ ناچێت زوو بە مناڵەکە بڵێ من شانازیت پێوە دەکەم ئەمە بۆ ژنومێنی شوای ئەوانەی کە ئافرەتن لە مەجلیسا دانیشتوونە هەستی پێکەن ئەم وشەیە گەر پێوترا بێ چەندە گرنگ و موهیمە پیاوێکە بۆ نمونە چۆ بۆ سوبحێک بۆ تعزیەک بۆ شاییەک یان بۆ نمونە مەسەلەن دعوەت شتێک کراوە یەکسەری بە خێزانی بڵێژنەکە من شانازی پێوەکەم کە هەر وەختێک هەر کەسێک دعوەت کردوێ بەڕاستی سەرمت بەس کردووە یا ڕەبی خوا باشە بڵێ کاکەوە بۆ نمونە باش و چاکی لەگەڵ منە ژنیش ئەڵێ ڕۆن قازی لێدەن جەمی هەیە شەبەکەی فولە بز باڵا کە هەر ئەوە نێ نەچێ بە عاتمان دەبروێت کابرا ئەزانە من شانازی پێوەکەم وەم شەیە گرنگە تۆ بکەی بەبەرچاوی مامۆخاڕیانەوە شانازی بە کچە کوڕەکەتەوە بکەی بەبەرچاوی مامۆستاکەتەوە بووە مامۆستاکانە بڵێ شانازی پێوەکەم ئاوا دەست گرتە سەر مەلی و مامۆستا ئەحمەد هێن دانیشتۆڵێ کاکە وەڵای مناڵەکە زۆر باوەڕی مامۆستا گیان هەر ئێوە نا منش خۆشە ها مامۆستابی با سیاسیبی با پەرلەمانتاربی با کەسێکی گەورەبی شانازی پێوەکەم بۆ خۆی گرنگ و موهیمە ئەوە خاڵێکی گرنگەوە دراسە کراوە بەش بە تەجروبەی عەمەلی هەستمان پێ کردووە خاڵی سێم من سوپاست دەکەم ئەوەی کە لە کوردانیمان شتی باش چاکی شەکاتی چی نەبی بەڕێزەکەڵە کات تۆیان سوپاسی بۆ بکەین مناڵێت چیە ئەوەی کایکاوە نا غەڵەتە ئەوە هەڵەیە ئێمەی پیاو کە ژن ئیشە کاو کارە کاو کاسبیە کاو یان بۆ نمونە هەر چێکە کاوە کەیف خۆیەتی ئەوە هەڵەیە ئێمە لە ساڵ دێ و ئەڕوات ژن هەموو ڕۆژێ 3 جار چێش لێنێ ساڵانە 1000 جار چێش لێنێ 1000 جار بۆن و دووکەڵە چێ بە دەمیان سش دەم ناکەین بڵێن من سوپاسە دەکەم کاو چێشتە خۆشتر کردووە قەناعەت دوارە ئیشی خۆی کەیف خۆی جار چێشەکەش لێنێ نا سوپاسی بکەین ئەوە هەڵەیە ژن لە وڵاتی ئێمە لە بەیانەوەی تا ئێوارە ڕاکەین ئێوارەش تاکە قاتنێک دەخزۆ سەر عەرز یەکسەری دەسەکا بە بۆڵە بەدڕۆزم بەبێ ئەوەی بڵێ من سوپاست دەکەم ئێوەی پیاو هەستی پێ بکەن کە ئافرەتی تەلەفۆن بۆ کاڵی عەرەبی خوا باشە بۆ بکە من سوپاست دەکەم کە تۆ ئیش بۆ ئێمە دەکەی کاسبی دەکەی لەم سەرمایە کە ئێمە لە ماڵەوە هەڵەدەرزین توی سەر لەو سەرمایە عەرەبی خوا باشە بۆ بکات خۆزگە بە خۆزیان بتوانێت پاڵپشت بزانە ئەو پیاو چۆن شەبەکەی فولە بێ بزانە چۆن بێزار نابێ بزانە چۆن بێتاقەت نابێ بزانە چۆن هەست دەکات کە بەڕاستی ئیلاکی ماندووبوونەکەی دەرەچێت کاتە خاڵی سێیەم دیاری کە بۆ سوپاسی ئەەکەی مەسەلەن ئەو خوشکە بەڕێزا ئەم ئێوارەیەکی بۆ ماڵی پورێت و هاتیتەوە لەوێ کوڕەکەت داوای پارەی نەکرد بەس کە هاتەوە بڵێ کوڕە جوانەکەم مەحەمەد من سوپاس دەکەم ئەمڕۆ لە ماڵی پورت داوای پارەت نەکرد چکە بەڕاستی خۆت زانی پارەشت من ئەدەمێ بەس نابێت لە شوێنەداکەی مەمنونتم و دەست خۆش بێ ئافرە بۆی جارێکی تر هەست بکە ئەم سیفەتە باشە جەنابەت چوویتە بۆ ماڵی مامی ئەم شەو و لە ماڵی مامی لە تەنیشتی تۆدا هێشتا قەنەفەکە هاتەوە کەس پێینەوە دەستخۆش معناوە مناڵ ناڵێ وڵا لە قەنەفە دانیشتە مەسەلە ناگۆڕێ وڵا ئەوان ئەحمەد و هین باشتر بۆ ژوور بە ژووریانەکە ئەویش ڕێک هەفتەی دانی ئەوە دەسەکە بچوو ئەو وەختە لێ دێ ئەی بۆ لەفتەر باشەکە دەستخۆشی دەنەکرد
ئەیکە خۆی نەڕۆژ بۆ دەستی خۆشی نەکرد ئەیکە نانی خوار بۆ دەستخۆشی نەکرد ئەگەر ئەمڕۆ بەیانی لەخەوە سا بۆ دەستخۆشی لێ نەکرد ئەی ئەمڕۆ تاوەکو ئێوارە سعات 5 ئەڵێ محەممەد پارەکە توێمەها دایە هەزارەکەم سەر نەکردو دە بڵێ دەست خۆش بێ ئافرم بیکە بە هەڵڵا شەو خاڵی هات بڵێ خاڵەوە ماشەڵڵا کچە خوشکە زاکەت ئەمڕۆ پارەی سەرب نەکرد دیارە ئەڵێ پارە سەربنەکەی موهیمە شەو باوکی دێتەوە سینارۆ دروست کردووە بە تەلەفۆن پێت وتووە کوڕ خۆم پارەی سەرب نەکردەوە ماڵداریە کاخواری و وەڵڵاهی دیارە پارە سەربنەکەی وەزەر باشە و خەڵک پێزانێ ئەوە شەو دیسان و تۆ وتوتە باوکشی ئەڵێ مادام ئەمڕۆ پارەی سەرب نەکردو بەیانی 1250 دەمێ نەگەر 1250 دەمێ بە 1000 کاتە ناو داخیرەکەی و پارەی بۆ زیاد دەکەم مانایە وایە پارە سەرب نەکەیت و وا بیهێڵیتەوە وا نەیخۆی مانای خەڵک پێزانێ مان پێزانێ خاڵ پێزانێ پول پێزانێ ئۆتۆماتیکێن بە سیفەتی تایە بەڵام ئەمڕۆ پارەی سەرف نەکرد و هیچی پێ نەوترا ئەو بە قوربان تا بم بۆڵا بەیانی 1000 زیاتر سەرف بکەم چکە تۆ پێمت نەوت و من نەبوو بە سیفەتێک تیامە بۆیە ئەمە لە دینە زۆر باش بوون کران و پێوەست سەڵسەلەم هەر سیفەتێکی باشی لە سەحابە بینی بۆی دەستخۆشی لێکردووە و پێی وتووە و ئافرینی لێکردووە ئەوەش هۆکارێک بۆ بۆی یەکەم تا زۆر لە گەنجەکانەوە لە سەحابەکانی دەوری پێغەمبەرە درودی خوای لەسەر بێت زیاتر ڕەنگی داوتە خاڵی چوارەم کە ئەمەیان گرنگ بوویمە و زۆر جارێمە بەعکسەوە لێی تێگەیت ئەویش ئەوەیە کە خۆشەویستی محەبەت ڕێز احترامی بۆ دەربڕی بۆ کردنی سیفەتێک کە لە داهاتوە بیکە یعنی چۆن مەسەڵەن من زۆر خۆش و ئاسوودە دەبم و زۆرم خۆشەوی کە ئینشاءڵڵا لەم کۆرسەیە ئیمتیحانی بیستەیە یەکەم بێت دەیستە و پێی بڵێ ئەمە زۆربەی دایک چیەکە دوای کە دەرەجە نانینجا سەرکۆلی ناڵەکەکەی بۆ پێشتر پێت نەوەی کە ئیمتیحانە و نزیکەوە بێ باش و چاک و مەضبوط بێت مەسەڵەن بۆ نمونە ئۆفەرێکت داوە پێی مناڵ هاتووە بۆم پەیماندا من زۆر خۆشبەختم ئەگەر تۆ هێواش شەوەشەوە بدەین جزمی عەمەلە بەرکەی ئەگەر جزمی عەمەلە بەرکەی من زۆر خۆشمەوێ و بەڕاستی تۆ لە کوڕە باش و چاک و مەضبوطەکانی منی وەسەرم بەرز دەبێتەوە شانەزی تۆ دەکەم ئەتوانی هەموو بابەتەکان پێکەوە بڵێ بەڵام پێشوەختە هەواڵیان بدەرێت دەربارەی باشی کارەکانیان چونکە مناڵ ئەگەر باشەکان نازانێت من خۆشبەختم و زۆرم خۆشەوی کە چین لە ماڵی پورت لەوێ داوای پارە نەکەی بۆی لە بەرچاوان ئەحراجم پێ نەکەی ئەحراجم نەکەی جدانەکەم پارەی زۆر پێنی پێشوەخت پێی بڵێ ئۆفەری بەری ئۆفەر دینیش وای کردووە ئەڵێ هەر کەسێک ئاوا بکات ئاوا داری هەیە لە باشتا هەر کەسێک ئاوا بکات ئەوە ئاوی کەوسەری هەیە هەر کەسێک ئاوا بکات ئەوە خامی هەیە لە باشتا هەر کەسێک ئاوا بکات ئەوە حۆری هەیە لە باشتا هەر کەسێک ئاوا بکات بە چی زانین ئیسلامەتی دینداری کەسمان لە باشتمان بینیوە کەسمان جەهەنەما بینیوە بەس بە ئۆفەر و لەڕێی قورئان و لەڕێی فەرموودەوە پێمان وترا ئەمە نظامێک و یاسایەتی قورئانیە وەیسە لە دەروزانی شاڵێ بەڵێ زۆر ڕاستە ئەوە هەڵەیە برادرەکە کاکتور با فێری نەکەم هەنێ محەلیل باسەکەن هەنە خۆی بە شارەزارە گوایینە وەڵا باش نییە بە منا بڵێ ئەوەم بۆ بکەوە بکە نا تۆ باشەکانی پێ بڵێ باش و چاکەکانی پێ بڵێ منا بە چیا بزانێت کە بۆ نمونە مەسەرەن نابێت بۆ نمونە مەسەرەن خۆی پیسکە خۆی پیس نەکردن بۆ نەسفەتێکی باش و چاک بوو غێرە بە پێشتر دابێتن بە توێشکەیە چکەوت لەناو هەموو برادەرەکانی هەمویان خۆی پیس کردووە واسەر ئەو خۆی بە شار زانێک ئەو خۆی پیس نەکردووە لە عەجیبە لەوە چ ناو خۆڵەکە خۆی بگۆزێنێتەوە هەر هەندێک خۆڵک لێ بکا بەسەری خۆی ئەوە بیکا بە ئاسمانەوە بیکا بەسەری خۆی چکە هەستی نەکرد کە ئەم بۆ نمونە ئەگەر جیاواز بێ شازە باشە چاکە مەزبوطە بۆ ئەوەش خاڵێکی گرنگ و موهیمە ئەگەر یان حەزم دەکەم یان خۆشم دەوێت من زۆر جارە من نمونەی خۆم لێناوتم من ئێستش لەبیرمە یعنی ما عشائری ولادین و کەم تا زۆر پێشتر حەیوانمان هەبوو لە متەوەسطە و لە تا ڕادەیەک لە کۆتایی ابتدایی لە کۆتایی متەوەسطی باڵی متەوەسطە و ئیدادیەش حەیوانمان هەبوو لەبیرمە باوکم یا ڕەبی خوا باشی بۆ کە هەمیشە ساڵانە ئۆفەری هەبوو ئەوەی ئەگەر لە ئینگلیزی سەرونەوەک بێنی بەخیەکە دەمێ بەدڵی خۆ چی لێکەی بیکە حەزەکەی بیخۆ حەزەکەی بیفرۆشە حەزەکەی بیدە بە جلوبەر لەم دوایە باوکم سڕەکەی کەوت وتی ڕۆڵە من ئەو سەرم لێگرتم ئەمزانی لە ئینگلیزی نەوەت بەرەژوور بێنی کوردی و عەرەبی هەر لە گیرفاندا بنجێم عەرەبەکەنی وامزانی انگلیزی عاصرین ناخۆشترین خوێنە وامزانی لەڕێی ئینگلیزیەوە عادەتەن تەلەبێ بە ئینگلیزیە باش بێت لەلای مامۆستا خۆشەویستە بێت لەلای مدیر خۆشەویستە بێت و خۆشی باش و چاکە بێت و تقریبا پۆست دێت عەرەزان من زیرەکەم باوکم ئەم نیزامی چەندین ساڵ بەسەر بنا تەطبیق کردووە و تقریبا هەوڵشم داوە بگەمە وەکو وەڵێ حەلەبەکە و بگەمە ئەمینە و بەردەوام بەرخەکەی خۆم سۆگەکەم گرنگە پێی نەوتم بۆ نمونە نەوەت بێنی یان فڵان بەسەن هەوڵی داوە دەرزێکی دیاری کردووە بەشێکی دیاری کردووە تەرتیباتێکی دیاری کردووە ئۆفەرێکی پێداوە کە کەم تا زۆر هاندان بێت پێی نەوتم ئەگەر ناجەک نەبی بەخوا ئەکەم بە شوار پێی نەوتم ئەگەر بۆ نمونە مەسەن دەرەجە نێنی وەڵا ئەکەمە کرێکان لەگەڵ خۆمە جاوی سیارەکە پێی نەوت هیچتوانی وا بڵێ هیچتوانی وا بڵێ بە زمانێکی هەڕەشە بەڵام هات بە زمانێکی جوان کە
حەز دەکەم یان خۆشمەوی ئەو شتە بکەیت کامەش بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ و مهمە حەز دەکەم لە چت بکەیتە سەر حەز دەکەم بۆ نە پۆشتەبی حەز دەکەم وابی حەز دەکەم من حەزێک و ئارزوویکی پێ بڵێت جا لە ڕووی دەروناسیە واڵێ ئەگەر ئاجا ئەمیان با بزانن ئەڵێ ئەگەر مناڵێک هەست بکە دایکی بە زمانێک ئەم حەزەی پێوت بێت ڕۆژێک مامۆستایەک پێوت بێت ڕۆژێک دکتۆر بەختیار لە کۆڕە پێوت بێت ڕۆژێک خۆشی لە کتێبێ خوێندی بێتەوە ڕۆژێک لە بەرنامەیەک شاگوی لێ بێت دوایی دەمانەوێت زۆرترین خەڵک حەزی لەوەیە کە من سەرکەوتوو بم زۆرترین خەڵک حەزی لەوەیە من بە ئەخلاق و ڕەوش بم زۆرترین خەڵک حەزی لەوەیە کە من بۆ دەرەجەم باش بێت کەواتە ئەنجاکە یەواش یەواش ئەبێ بە سیفەتێک تایە هەوڵەدا جێبەجێ کرد بەڵام دەرەجە بەرزی و بەدەستێنانی نمرەی بەرز حتا شەشی عدادیە لە دایک و باوکی نەبیستم هەر بەش ناجح بوون ڕۆنە بخمێنە بەشکم ناجح بەس ناجح بوون مناڵ لە تەوسیا پێی ناوت یەکەم بی بۆ نمونە بە حەز دەکەم یەکەمی مەکتەبەکەبی بۆی سەرم بەرزکەیتەوە حەز دەکەم یەکەمی قەڵازێبی حەز دەکەم هەتا شەشی عدادێ بۆیە کە وەختە شەشی عدادێ بەچی پەم پێدەی نەگێڕە گۆڕێ نە بە ئاسانی زیرەکە بێت نە بە ئاسانی دوای دەرەجەی پێبێنی چونکە پێشتر تۆ بە نیەتی 50 پەمپت داوە و تو ناجح بی و تو دەرک نەکەوی و تۆ ئیکمان نەبی ئەوە مهمترین شت بۆ لەلای جەنابەت بۆیە ئەوە سیفەتێکی خراپە هەوڵ بدەن باشتر و چاکتری بکەی من گومانم لەوە نییە تۆ توانێ و کارە بکەی ئەمە یعنی چی متمانە ئەڵێ مناو فێری متمانی کە و بیخەنەوە بازاڕەوە لێ مەترسە ئەسڵەن بڕوانامەشی نەبێ لێ مەترسە بەس متمانی هەبێ ئافرەت متمانی بەخۆی هەبێ و بیدە بەشوو لێ مەترسە والله خەسوو دەم هەوشارێک کە ئاوە ناب خەسوو بەرسەر پەراتوسەرەکەی لە فودەوەرانەکە خۆی بە تەڵەقدان نات چکە کابرا متمانی بەخۆی هەیە خەسوو پێڵێ ئەمرت نەمێنە ئەڵێ وەڵا بڵێن چی ئەڵێ گوێ درێژەڵێ هێ وەڵا من کردکەم نییە ئەڵێ دان شاژەڵێ بەختم باشە ئەڵێ نازانم قەڵەوەڵی وەڵا بۆ ڕۆژە تەنگارە بەش ئەڵێ زایب ئەڵێ بەخوا جەڵدە و زەرقەی کەمە ئەڵێ نازانم من باریک ئەڵێ وەڵای زۆر باشە بۆ هەموو منوان پێک ئەشێت کابرا متمانی بەخۆی هەیە نە بە قسەی خەڵک ئەشکێتەوە نە بە قسەی پیاو ئەشکێتەوە بە ئاسانی نە چواردە و ئەی ڕوخێنێ متمانە گرنگە و متمانەش ئاتە لە مناڵ بە چی دروستە بێت من گومانم لەوە نییە تۆ توانێ کارە ئافرەت تێ تەلەفۆنی بۆ کردو دەستگیرانی کات تواخێت دەگا بەش منێ قسەم بۆ بکەیت و فەرم دایکەکەم وتۆڵا من دەستگیراندارم 3 مانگ بەس دایکم هەڵە سێودانیشی ئەڵێ بەخوا چەند سێ چڵچاڵکەکە بە ڕۆژی بە ڕۆسیە بەردەدەن بێت هەرچەند سێ چڵچاڵکەکە باوەڕ ناکەم بە پیاو بەدیان تۆ دابنیشی هەرچەند سێ چڵچاڵکەکەم و تۆ ئاوابیت و بەمبینە و ئەلموهیم ئەڵێ ڕۆژانەمانەدا بەسەرمە بەرجدی ترسم لێ نیشتووە دەستگیرانم ئەم ماوەتێتی شڕانە زەمانی چەند گوازمەوە ترسان من ناجارە پەرلەمەکە هەنێ باردۆخی تایبەت بێت چکە ترسا تۆرە ژن ئەقڵەکەت ئەوەنە نەکبەت کرد کچت وا خەریکە چێ بەشوو فێری ئەوەی نەکەی من گومانم لەوە نێ تۆ ئافرەتێکی سەرکەوێ دەبی لە دەجار من گومانم لەوە نێ تۆ لە من باشترە بی من گومانم لەوە نێ بە کوڕەکەت لە من گومانم لەوە نێ ڕۆڵە تۆ لە من پیاوترە بی تۆ لە من سەرکەوتوێ تۆ لە من باشترە بی من برایەک مێ شەش عدادێ بسەڵای پێوە ڕۆڵە من هەرچەیە زیرەک تۆ لە من زیرەکتری تۆ لە من باشتری ئێمە نەم دایک و باوکەی ئێمە ئاوای خەڵکێکی سادەی خوێندن و شادە بۆ ئێمە باشە دەبێت بخوێنیت گومانم لەوە نییە هەستەکەم تۆ لە من زیرەکتری بەس تۆزی هەوڵدار ها وی تۆزە متمانێکی تا دروست بێت ئەی باوچێڵ وەختێ من کاسیبی بەکرد بەخوا وەکو ئێوە بوومایە لە بەیانیوە تا ئێوارە ڕامەکرد بەزم ڕەسمەتەن سەر ئێوەکە بەزەین بەتانە هیچ دایکتارەوە بەخوا وەختی خۆی تەشکێنان دەستی مەکردی جا دوای تەشکێنانی تیری مەکرد تیری و دەستی تێکەڵەکردن ئێوان دوایشی جامەجموعەیە کە لانە و ناوەشکێنە مەکرد ئام جوانە ئێستا تەمان شتەکە ئەکەوێتە خۆی وشاڵە دیارە من کەمم دیارە من مستەوام نییە دیارە من توانام نییە ئەم مناڵە چۆن ناشکێتەوە چۆن پێ متمانە نابێت وای گرنگە دێت بۆ لای ئێمە لە زانکۆ بەڵام بەزەی بانێ گەنجادێ باوەقان بێت پاشایدە لە زانکۆی بینم پرسیاری دێکم وڵێ من ئەو تو تەلەبی زانکۆبی 4 ڕۆژترەبی بە وەزیر بە مدیر عام بە داپەرلەمان یان شووەکە یان ژنێنی بۆ لە بەروی هەر دەوی ویستێتی شتێ بۆ دانیشە چۆن بۆ تازە دێتی دانیشە حیان مەکە ویستێتی شتێ بۆ دانیشە پێشنیاری کردو دانیشە خوا عەمەلی نەمێت خوا قسەیە فهاد قسەی خۆتیانە دانیشە لێک بە حەیاتی والله من تەلەبە هەیە ئاوە کرد سوێتان لەسەر من تەلەبەی 20 ساڵە لێ کاکتۆ من سوپاست دەکەم من لە خولێ کارم پێم ناخۆشم قسەی جەمەوە و ڕەنگە ئەمە ڤیدیۆی لایڤیشیکە بەجددی لە لایەک تشۆ پێم ناخۆشم خێزان و خانەوادە بەرم شارێ ئاوە یان لە پەیمانگایەکی من لە پەیمانگایەکی من مانگی دوومان مناو کچێک 20 ساڵ لای منە چی معقولە تۆ کچەکە پێ بڵێ لە کاکتۆ هەستەکەم ئەوەی تۆ بۆ من کردم دوومانگە باوکم بە 15 ساڵ بۆ بینەکەم بۆ لەبەرەوە ئەم دوومانگە گوێت لە من گرتووە ئەم دوومانگە تشجیعی من کردووە ئەم دوومانگە پێشنیاری منت بۆ گرتووە لە ژیانمە بەڕاستی بەخەت ئەم دوومانگەی پەیمانگا من قسەم نەکردووە هەرچیەکم وتوتیانە بۆستە هەرچیەک وتیان تۆ باشە دوایی هەرچیەکم وتوتیانە ئێستا وەختی نییە دوومانگە بێت چی بێ هەفتەی 2 ڕۆژ 3 ڕۆژ 2 ساعاتێ لەلای من بووە
بەڵگەی لەسەرەوەی کە نەک دەبرێ من باشە دەبرێت دایک و باوە نانی داوە چونبەرگی پۆشتەیە گوارەی ئاڵتوونی عیارە گوسپێک ئیماراتی لە گوێچکایە سەراجەکە پڕە لە میوە زوزوو ئەگەنێ و فڕێدا هەموو هەفتەیە دوو جار گۆشت ماسی نازام چی داوپی ئەی با بۆ سیتە کومێ بەپان نازام باخ بەڵام وەکی تر قسە ئەمەی پێویستە مناڵ ئەمەی پێویستە مناڵ چونبەرگێکی زۆری لەبەرایە بەڵام سێتی نتوانێت بخۆی بۆیە گومانم لەوە نیە کە تۆ دەتوانێت کە هانیان بدە بۆ تەسێ نەبوو مناڵێکە هەنێ تاابوو کردانە دەباڵی لێ دوجار گومانم لەوە نیە لێگری گومانم لەوە ئەوەی وازارم ئەیشە لە عالمە گەورەکان ئەڵێ دوای ئەیگێڕێتەوە ئەیگێڕێتەوە ئەڵێت من ڕۆژە مامۆستاکەم باین کردم وتی وەرە ئەڵێ چوو بۆ ئیدارە وەرەقەیەکی دایە دەستی بی بۆ دایک کرد خۆی گەڕێتەوە من لە یادگارەکانی خۆیان ئەڵێ چوومە بۆ ماڵەوە دایکم لێمی وەرگرت ئاوا سەیری کرد وتی مامۆستاکە وتیەتی ئەمە زۆر زیرەکە لە ئاستی تەلەبەکانی ئێمەیان نییە پێم خۆشە جەنابەت خۆت هەڵ بدەیت دەرزی تایبەتی پێم بڵێ چکە بەڕاستی ئاسی زیرەکەی زۆر زۆرە وتی کردێکی فان ئەو عالمە دەیگەڕێتەوە دوای چەندین ساڵ لە مردنی دایکم لە باوڵەکەی دایکما ئەو وەرەقەیەم دۆزیەوە سێرم کرد مامۆستاکە وتوی ئەم مناڵە ئاستی زیرەکی کەمە چۆن بڵێ کەم توانای زیرەکی کەمە و بە کەڵکی خوێندن نایە تکایە ئیشێ کارێک کاسێکی پێ بکرد خۆی ئەیگێڕێتەوە ئەو قسەی دایکم منی دروست تەمەنی نازم ئەنیشتاینە نازەوێت چێ لە عالمە گەورەکان ئەڵێ ئەو قسەی دایکم منی دروست کەوتی تۆ زیرەکی تۆ ئاست بەرزە من گومانم لەوەیە کە تۆ زیرەکی تۆ دەتوانیت سەرکەوتو بێگەر بە قسەی مامۆستاکەم بۆیە هەتا مردن من نییە بۆیە خۆی لە بوومە گرنگە بەڕێزان قسەیەک زۆر گرنگ و مهمە بۆیە تۆ مەسەن ئافرەتی لە شەمشەماڵ لە شوێنەکان تەرە لە قەڵازەیە تەلەفۆنی بۆ کردم کاک تۆ من ناوم لە سلێمانی هاتووە دایک باوک مەرەڵێن بەخوا بەکەڵنایە بەخوا حەیامانە بێ بەخوا ناموسمان لەشکێنی بەخوا نازانم چی ئاخر تۆ من عیبم چییە 18 ساڵم من چیم لەو خەڵکەکەم دەرسمە داخل وتم دایکم بەرێ دوکتۆر جان تۆش نیت لە ماڵم ئاگات نییە لە حاڵم وەڵا کەس من بۆ دایک وتم بۆ کچی تۆ عیبی چییە بۆ چییە چی لەو خەڵکەی ترکەم ترەکە 4 ساڵە داخل ئاخر نازانم چی وانە مانەوێت تۆ کەواتە کچەکەت ڕسوا کرد تۆ کچەکەت کەم کردەوە بۆ کچێکی ئازدان کۆچ جای بۆ مناڵێکی بچوو نایڵێت تا بەردەنە وەسە خۆم دێ نەکەن دیێڵە با بڕا 4 جار سەرسم بدا دیێڵە با خۆی بچێتە تا دوکانەکە و شت بکرێ و بێتەوە بەڵام دوورا غەیرا متابعیتە بۆی ئەوەش خاڵێکی گرنگ و مهمە ئەڕۆی سەریع تۆ منت ئاسوودە کردووە الله ئەم قسەی بڵێتر هەر تا ئەتەقێ گێچەکە ئەتەقێنی ئەمەرە مهمە تۆ منت ئاسوودە کردووە ئەمە بۆ دایک بۆ باو بچا بۆ شنوبێت بوویمە پیاوەکان ئەمە بە خێزانتان بڵێ و جاسێکە لە هەوا ئاپودەکان بڕۆ بۆ بەرەکەش بفرۆشە بڕۆ ئاڵقەکەشت نایە بیفرۆشە بەس هەر پێ بکا کە تۆ من ئاسوودە کردووە ئەی عەکسەکەی کەوەتی تۆ مێناوە ڕستم بڕاوە من خەدای من چی من خەفریتم من شەیتانم کەوەتی شو بە تۆ کردو ئۆخەیم لە خۆم نەکردووە جاوەری ئەم ژنە نانی بدەن خوا ئەمە گوناح نییە سێبەردەینەی کەوەتی نازانم هاتوونەتە ئەم ماڵە ئۆخەیم لە خۆم نەکردووە یان بەعکسەوە کەوەتی تۆم هێناوە بەڕاستی لە دایک و باوکم بوومە ئەمە پیاوە هەردوو نەوعەکان کچ هەیە ئەڵێ کاک تۆ ئیستش ئەو یادگارانە بیر ناچێت زۆر جارم قسەم گێڕات و چۆن بە دەقیقی لە خۆم ئەڵێ ئیستش ئەو یادگارانە بیر ناچێت هەڵە ساڵداش دایک بۆ ساڵێ لە دایک بۆی ساڵی گرانیەکە بوو بە خوڕمامان بە چایەوە ئەخوان دینار لە گیرفانمانە نەبوو سوبحان الله ئەو ساڵەی تۆ لە دایک بۆی ڕسق نەبوو ڕسق باندڕا باوکت بێگیش بوو کرێتی بووین سوێنە خواڵە ئیستش وازارە من شومە سوێنە خواڵە دکتۆر هەندێک جار ئەمە شوور کردووە ئێستا شوور کردووە پێم وایە دووسێ مناڵی هەیە یعنی ئەڵێ هەر خۆی لە شوێنە بۆی گەڕاوتی پیاوەکەم نازانێت بزانێت لەسەر شوم دەمێ بوسێ بەردەی نابوو ئەڵێت کە پیاوەکەم زەرەرەکاڵم تۆ بڵێ من وانە بم دایکشم خۆوای وی تۆ بڵێ من وانە بم بە جددی ئەڵێ کاتچمە خانوویەک ئەو خانە تۆزێ کارەبایە بڕێیان ئاویە بۆ زێرا بێگیرەڵم تۆ بڵێ من سەر بە شوم نەبم وای پیاوەکەم نەزانێت ئەم بەزمە کە دوای 3 دانە مناڵ کاکات حسابکە 25 ساڵ چۆنێک عەزیزەکەم ئەی چەند گرنگ و مهمە کەوەتی تۆمان بۆ خۆشبەخت بووین کەوەتی تۆ بوون ئاسوودە بووینە چەندێ ژن خۆشە ئێستا من خێزان دوو جاری بڵێم ئاوا جەمی هەیە شەبەکەی فڵاڵێت کە تۆ بێنا یەک چاکەت نەبوو ئێستا 10 چاکەت هاتووە کە تۆ بێنا هیچم نەبوو ناز لەسەر ساعت عەلی بووم دینار لە گیرفانما فەتان ڕۆیە کرد خوا باشە بۆ بکاکوورە من هەر نەمەزانی لە زەمەنی تۆ زانی تۆزی پێنجات چییە پێکە نێو ئاوا جەوی هەیە و شەبەکەی فولە و دەستی خۆ دەستی منش خۆش و دەستی ئەیش خۆش بێت بۆ لەبەرەوەی هەست بکات یعنی من نەک دەبەرەوەی درۆی لەگەڵاکەم هەست بکا کەمانەیە کردووە تۆ سەرچاوەی ئاسوودەی بۆ مناڵش ئەمە خاڵێکی گرنگە بە بیستنیە وشەیە هەست بە نرخ و بەهای خۆیان دەکەن ئەمڕۆ بیکە بەسی نارو چۆن ماڵبنە کچە جوانەکەم وای خوا باشە دڵکات چەند ئەمڕۆ ئاسوودەم چەند ئاسوودەم بە تۆ ئەمڕۆ چەند سەرم بەرز و لای مامۆستا ئەحمەد سەرم بەرز و لای مامۆستا ئەحمەد سەرم بەرز و لای مامۆستا شیرین کە باسی تۆ کردیان مامۆستا جەنابەت دایک بووە شەڵا درۆ نییە بۆ قسەیەکی ڕاستیشە خۆ ڕەنگە هەواڵش بپرسی مامۆستاکان هەروات پێ بڵێن بەڵام ئەم منامە با هەست بکە
ئەی بەعکسەوە مام باوەڕ ناوەڕم نەپرسی تااقەتم نەبوو بەجارم نەبوو مانای هیچ مانە تو حسابت بۆم نەکرد ماناوێ ڕقم نەبوو چەند بە تایبەتی لە کۆبنەوەی من جارێکی تر باسم کرد دەستێمانی خراپترین و فاشترینشت چییە؟ وەرقەیەکت بۆ بێن لە مەکتەبەکەەوە بە ناوی کار و کاسبیەوە نەچی بە کوێری مناڵەکە بە جددیە و مناڵاست دەکات تۆ نرخت نییە هەست دەکات کە تۆ نرخت بۆم دانەناو هەست دەکات کە تۆ عجوبی بۆ دانانە بۆ جارێکە ببێتە ئەوەی مدیریش بانکی کابرە بۆ دایکت نەهات دوو جار ڕقی دێت ئەگەر وەڵامەکەش ئەوە بێت تۆ پێوتر پێ بڕۆ بە مامۆستاکات بڵێ باوکو مامۆستای گەڕاوی باوکە جوابی ئاو بەناردوومە بە مامۆستا بڵێ من وەکەو دەست بەتاڵی باوەرە باوەر بۆ من پیاز پاکم بێرا وەرە خزمەتی مناڵ حاوە بکە سوێنە خوارە بە مناڵەکان نردوێتی بە باوکە مامۆستاکات بڵێ من وەکەو دەست بەتاڵی و من لێرە دانیشتمە هەڵماقۆیانەکەم یان هەلوچێنەکەم یان فڵاوێنەکەم من دیار مناڵەکەی تۆ تووشەوە عەقڵت بێ دوکانێک ئامادەنەوەی 20 دەقەبی بڕی زە هەواڵی مناڵەکەت پرسم پۆش تا وتی لە ئیدارە باسی کردو مۆزەل دەرما قسە چاوی دەرچێەوە مناڵەکە شێرک و باوکی فاشە دەرەچی بەس وتی من دڵم پێست کرد من ئەمێ دایکم بڵێم ڕۆڵە جان باوکەکەم ئەم مناڵی تۆ دویم تەوسێ دوو جار نامە پیا کردو قلی بلیم لە گیرفانی کردو قلی بلی و ئەم دڵ و تیر و خاکە نات و بەزم و ڕەسم و کاغەز لە گیرفانە دویم تەوسەیەوە بێتە چوارێ دادێ دوو جار خەڵکەڵە بێت دوو جار بۆ کۆڵ بەزم ڕۆسمە بێت بەڵام کابرا عەقڵەکەی ئاوا بێت نابێت کۆڵێگەکان و کاسبی بێ خراپە تۆ نمونەی تۆ شازیت مناڵێک مەسەلەن کچێکت هەیە 10 ساڵە لە چکەکە بەس هەمویان لە چک ناکەن بەس بەم وشەیە شازە تۆ شازی تۆ نمونەی هەموو مناڵی گەڕەک ئینگلیزی ناخوێنێت تۆ بیست زادەم هاوینەوەم ڕقڵە و کەرەنتینە و کۆڕۆنایە کردوتە دەخولی ئینگلیزی تۆ شازی تۆ نمونەی هەموو مناڵەکان بۆ نمونە جومعەیە چنە دەرەوە بەڵام تۆ تەوێت لە ماڵەوە بێ و پێکەوە سەیری بابەتێک سەیری شتێ بکەن سەیری جسمی عامێر بکەن سەیری شتێ بکەن تۆ شازی تۆ نمونەی هەموو مناڵەکان سوراوەکەن سورا و ئەساس نەک مناڵەکان دایکشان سورا و ئەساسەکەن ژنەکەی تۆ نایکا و مناڵەکەی تۆ نایکا تۆ شازی تۆی نمونەی هەموو مناڵەکان کوڕەکان تاتویان کردووە مناڵەکەی تۆش هەر لە خۆی حەزەکات تاتوی بکا باوەقی چیکە بچووک و بەقەت سەد فرسێک و زمانی من 5 فرسی 100 فرسی شەر بۆ گەنجانە نازان چیە بەقەت بووە نمونە ئاواز زینێکەی کەم و تۆ شازی تۆ نمونەی ئەم سیفەتە وای لێ کات بەهێ باوکەڵەیە کاک تۆ من چی بکەم نەکبەتەکەی من وای لە گەڕەکێکام کەسی دەرز و دەوری دینی ناخوێنێت تۆ بەم وشەیە وای لێ بکەن شانازی بە جیاوازی بیر و بۆچون و کردەوەکانیان بکەن نەک جیاوازی بێتە هۆی لاوازیە چون هەمە پیاوەی تەلەفۆنی بۆ کردو کاک تۆ بچێک مەسێن تۆستێ هەلە ماوەیە دەست بردە گریان وەڵام لە چکە فڕێدە بۆ لە بڕێ تۆلەکەمان هیچی لە چک ناکاتە سەر ڕاست شەکە ڕاشەکە هەمووی خۆی بە ئیماندارە زانێ و بەس ئەم لەشکی لەسەرای کاتیس ئەم بۆتە شار ئەوە چییە؟ پەروەردەی ئاقڵانە و لێزانانەی دایکەکەیە کە پێی بڵێ تۆ شازی تۆ نمونەی تۆ لە هەمویان باوەڕدارتری تۆ لە هەموو ئیلتیزامت زیاترە تۆ دەتەوێت پارێزراو بی تۆ دەتەوێت بۆ نمونە سەر قسەی ناخۆش و بەرزولیست پێ نەکرێت ئەوە موهیمە ئەوە موهیمە هەموو ژنی عائیلە پیاوەکان گوێ بگرن هەموو ژنی عائیلە چونە بۆ حەفلە سەرچۆکی و تەرتیبات و ئاوا و گاواری و سەرچۆکی بەرناکەی بەس بڕۆسم تۆش 20 ساعت بۆ حەفلێنش نەکەی ئێمە ناچی بۆ نەچی چییە؟ ئێمە چمان لەو خەڵکە ئێمە شازی ئێمە تایبەتی ئێمە مەکانەتێکمان هەیە ئێمە ڕێزێکمان هەیە ئێمە لە خوا ترسین بە هەر تەفسیرێکی بڕۆ هەموو عائیلە قەنەفەیان گۆڕیوە تۆڵی من شازم ئەو برادرات تۆ لەوای بەچی بڵێم شاز بڵێ من شازم ئێمە مناڵەکانمانێ پەروەردەکەی ئەمانە ئیش لەسەر داهاتویان بکەین ئەمانەی ئەوەندەی کەیدین بە قەنەفا بیدەین بە کتێبخانە بۆیان ئەوەنەی ئێمە بیدەین بە گەنوگو خواردن و بەزم و ڕەزم و باخ و خواردن ئەوەیە بیدەین بە دوو خولد بۆ مناڵەکە بیدەین بە دوو سیمینار بۆ مناڵەکە بیدەین بە دوو کتێب بۆ مناڵەکە بیدەین بە تەرتیبات نەخێر بیدەین بە پارچە ئاڵتونێک کچمان دەشت تا 19 ساڵ چوار ڕۆژ دامە بە شوو باسەرمان بەرز دەبڵێ کچمان دا بە شوو بە 10 ساڵ ئاڵتونەوە مناڵی ئێمە بەلاشە نییە مناڵی ئێمە گۆر نەبێ خاوەن نییە مناڵی ئێمە شووی کرد بەشی خۆی الحەمدولillah ئاڵتونیە بوو دایک و باوکە خەڵکێ لە مەجلیسا پۆست دێدا ئەرە کاک تۆ جا من شوو کرد بەشی بووکێک ئاڵتونی خۆ مەبوو بەڕاستی من لە هەتی شەم نەبوو من لە شکونە دیوارە ناتوو ڕاستەکە مەکانەتێکی پێدا بەڵام ئەو ئازادی بۆ و دایک و باوکە ئیشی لەسەرەوە کرد لە جیاتی و بیکە بە هەندێشتی ئەوانە تۆ نمونەی تۆ شازی بۆ هۆکارێکی زۆر گرنگ و موهیمە خاڵێکی تر کە گرنگە متمانە بەخۆبوون بەڵام زوو بۆی دووبارەکەیتەوە نەک ئەوەی پێشوو ئەمەیان ئەڵێ چی من متمانەم بە تۆ هەیە دەچی بۆ سلێمانی و دەگەڕێیتەوە فێری جگەرەوەی و خواردن و نەشر خواردن نابی من متمانەم بە تۆ هەیە چی بۆ مەکتەب و دەگەڕێیتەوە لە کاتی خۆیان من متمانەم بە تۆ هەیە دەچیتە ئەم خولە و یەکەمە بێت و بە جوانی و مەزبوطی و سەرمان بەرزەکەیتەوە من متمانەم بە تۆ هەیە چی بۆ ئەو ژوورە دەخوێنیت
نەگوڵێ بڕۆ ژوورە خوا بۆ خوای نەخوێنێ چێتەوە ژوورە و دەستی خۆش بێ ناخوێنە ناخوێنە بۆ زایوانێکتانێ مناڵ خاڵێن تۆ بە متمانە و بینێری بۆ ژوورە هەنێ دایکە لە کار تۆ بەخوا هەموو ڕۆژێک لە ژوورە نیان بێتە بەر تەلەڤیزیۆنە بژێنەوە خۆزگار ڕۆژی 3 ساعتی تەلەڤیزیۆنی کوتایە بەڵام 3 ساعت بە متمانە و ژوورە بیخوێندا دەرەجەیە نا تۆ نادت بۆ ژوورە بەڵام هەر لە داخی تۆیان نەیخوێن بۆ لە بەرەوەی کە متمانە بۆیە دروستکردنی بنچینەی متمانە بخۆن دروستکردنی کەسێکی پاک بۆ متمانە باشتر وایە چاکتر وایە هەندێ متمانە هێواش شێواش بەشتەکان متمانە لە قسەکردنە دەی کوڕی خۆم متمانە بە تۆیە متمانە بە تۆیە بەسەر کچەکەت مثلا دایکێک مثلا دوایە کچی 10 ساڵ 2 ساڵ مەفروضە تۆ هێواش دەست شکەی دەست شکە منەڵم هێواش تەماتی سولوکرا و هێرکەوڕۆن کفتەیەک کوبەیەک شفتەیەک مەرگەیەک زەڵاتەیەک هێواش تۆ دەست شکە تۆ کچ خۆچی ئافرەتێکە لە یەکێ لە ئیشی باش و چاک و مەزبوطەکانی ئەوەی کە چۆن بتوانێت مەعیدەی پیاوەکەی ڕازیکە بە دنیای وایە بتوانێت کە تا زۆر ماڵ و خانەوادەکەی باش و چاکە بتوانێت سفرەیەکی ڕازاوی جوان و مەزبوطی بێ ئەمە ناڵی لەمە ژن بەس ئیشی چێش دێنانە بەس یەکێ لە سفرەتەکان وایە وایە ناخۆمە حقیقەتێکە و زۆر جار کێشە و ناڕەحەتی دروستە بێ لە بینی ژن و پیا و لە بینی خانەوادەوە بەڵام جەنابەت متمانەت کرد دایچە خەساری مەکە تەواو وڵا ئافرەتی وایە دوکتۆر 4 دانەساڵ دەستم بۆ چێش نەبرێت چکە هەر دەستم بۆ چێوی بێ خەساری مەکە تامی نییە ئەیجا دایکی وەستا بوو پێکەنی داخل خۆش نەتکرد ئەوی بەریز ئەماوەیە خۆم چێشتم لێنێ ئەمە خوێکەم نەرمە ڕقە خواه بەس مەجایەکی لاسایەکە دایکی پێکەنی داخل ناخۆشت کرد دایک شەکەش دواستە 4 ساڵان بووە دەستم بۆ هیچ نەبوو دومە شتە شۆن بەڵام تۆ خەڵەتی کفتەیەکە بۆ هەر خۆتانە بە هەمووی ئین دەچێت من لە بیرمە بوو خۆشی گەرمەوە ڕەنگە شایەتشم هەبێ لەم گوزەرەیەکە لە دەرەوەی وڵات بوو خێزانم بە مناڵی هێنا 15-16 ساڵێک بوو هێنام و خزم و کەسی کاری خۆمە تەبەن خەسوم زۆر جا بۆ خۆشیێڵە ئەلە چی فێر بێ خۆت فێر کردو چکار بە مناڵی لای خۆم پەروەردەم کردو خۆم دروست کردو کە هێنامە ڕەنگە ئەوە نەفریان نەکرد بێ زۆر شت فێر بێت لە بیرمە لە دەرەوەی وڵات بووین ڕۆژێک کۆمەڵێک کوردی زۆر داعوتمان بوو سبحانە بڕیارماندا کفتە بکەین چکە لە دەرەوەی وڵاتە خۆت حەزت لە کفتە و حەزت لە نازەم قەرە خەرمان و گەرمە بتاوە خوایە کفتەمان نەکردووە ڕۆژمان بۆ هاتبوو لە کوردستان ئاوا بکەین وەڵامی هەڵۆشایە وەڵام چیمان لێ کرد براکان لەگەڵ خۆم تەرتیبمان کرد وەڵا بە قیمە و بە بڕێش و هەموومان تێکەڵ کرد ئاوا بە هێواشیمان دوی هەماندا ناشکە بە تا خۆیەکرێت دوایی کە میوانەکان هاتن ئێستاش هەرێکی ئێڕانیەکان لەگەڵمان بوون لە دەرەوەی وڵات گوتمانەمە کوبەی تورکیە ئاوایە شتەکان تێکەڵەکەن وەڵا ئاوا چ خۆیانەدا وەڵا خۆشی شەوەی کوردستان زۆر ناخۆشە کەکڵێ ڕاق ناوەکەش هەموویلا بەجددی بوو بە مواسەفات یانی کوبەی تورکی لە ماڵی من دەستی پێ کرد بەجددی نەیکرا بەدەستمانە چکە بڕوێژەکان نەهات یان چۆن ڕای نەبوو نازام چی نەبوو هەڵەوە شایە بۆ هێواش هەموومان تێکەڵە کرد و بە ئەسپایی دامانە نەتا بە کەوچەکە دامانە تاکو خۆی گرت و میوانشمان بەڕێ کرد و بەڵام متمانەی دروست کرد بۆیە خێزانم سە بڵێم 30 نەفەرشی پێ داوەکەم بۆ ترسم نییە ترسم نییە 50-60 بۆکان هەڵ کابراایش سشتا تەمەنی 20 ساڵە بۆ دەبێت تۆ متمانەکەت پێدا ئەمە بۆ خێزان وایە بۆ خانەوادە بۆ پیاویش وایە بۆیە کارێ دەکەم من متمانم بە تۆ هەیە چەند گرنگ و مهمە لە ماڵ و خانەوادەکانت جێبەجێکردن سەری ئەڕۆی من باوەڕم بە توانەکانی تۆ هەیە هیچ شتێکی لاواز مەکە من باوەڕم بەوە هەیە کە تۆ خەیاتی فێرە بی من باوەڕم بە تۆیە کە تۆ ئیجازی سایقی فێرە بی من باوەڕم بە تۆیە تۆ لە ئینگلیزی زۆر باشی بیزات ئەم مناڵە لە ئینگلیزی زۆرە ترسێ تۆش ئینگلیزی تا بە قۆتکە ئەم مناڵە قسەکردنی تۆ زەکەمە ئەترسێت بێتاقەتە بێ شەرمەکە سوورە بێتەوە من متمانم بەوە هەیە کە تۆ قسەکەرێکی باش دەبچی ئەم کچە بۆ نمونە لە هاتوون و ڕۆشتورا تۆ ئەترسێەوە بێتاقەتە من متمانم بەوەیە کە تۆ زۆر سەربەرزانە ئەڕۆی کردیتەوە متمانم بەوەیە کە تۆ لە فلان دەرزا باش و چاکردی ئەوەش بخۆی خاڵ فێریان بکەن ئەوان چەند گرنگن و هەست بە گرنگی خۆیانەکە یەک ئەلە زەقی کەرەوە لەڕووی دەرووناسیەوە یەک زەقی کەرەوە من ئەوە متمانم بەوە هەیە کە تۆ توانی داخلە دانی بۆی لێوە دەربین کاتۆ داخلە بکە من متمانم بەوەیە کە تۆ توانی لە بواری تورکیا لە بواری فارسیە لە بواری کتێبخوێنەوە خۆت بە قۆت و بێزکەیت بۆیە نقاتەکانیان بۆ زەقکەن بۆی مناڵ بزانێت لە چیا متمانەی هەیە و لە چیا بۆ نمونە توانای هەیە بەتابەتی هەندێک توانا هەیە توانای شاراوەیە مناڵ نایدۆزێتەوە گە دایک و باوک بۆی نەدۆزێتەوە مناڵ چوزانێت دەسوپڕی هەیە لە بواری چاکردنی مۆبایل و تەرتیبات ئەگە تۆ بۆی زەق نەکەیتەوە کچێکی جەنابەت 10 ساڵ 15 ساڵە جەنابەت یانی من بۆ خۆم بۆ بەختیار بیرم بێت سوف و ئەم شیشەکە لە ماڵ ئێمە هەبووە ئەمەی چی پیاڵن ئەمەی ئیشی سوف و ئیشی باوڵێن خۆری و ئەمانە من لە بیرم بێت چاوم کردێتەوە لە ماڵی منە هەبووە لە ماڵی دایکما بووە لە ماڵی خوشکانیشما بوو دوو خوشکم هەیە ئێمە کچە ئەمە دایکمە متمانەی دروست کردووە
ئەڕۆڵە دەیاڵە هێوا شەوە دەگەڵ ما من ریزێکم کردو با دەستگیریە دروستکەین ئەبا لیفکەیە دروستکەین ئەبا نازانم ژێرپیانەیە دروستکەین ئەبا گوڵێ دروستکەین ئەبا فڵان دروستکەین بەشەتی ئێستا باوینم ئەوگەنا زمانی زوو لەبیرمە دایکم و زۆر جار لەگەڵ کوورەکانمە پەردە هەر خۆیان دروستیان قماشیانە کڕی و خۆیان لە خوارەوە ڕیزێک گوڵیان دروستە کرد و تەرتیبات چەندی ساڵە ئاوە ئەوە پەردەی سەر سەلاجە و پەردەی سەر تەلەڤیزۆنمانە من لە تەمەنی منان لە هەشتاکان و لە نەوەتەکانە خۆمان دروستمان کردو بێجگەلەوەی کە لە کۆتایی هەفتاکان و لە سەرەتای هەشتاکانە ننکم لەوە بۆیان ماوەتۆ کە زمانی ئەو هەفەرشیان دروستە کرد لە منتەقەی باوڵی سەنگا و چەمچڵا بۆنە عەقڵە بەڵام بۆ بەجێ جەناب مانی پێ بدەیت بەڵام لە ژیانیا دوورمانێکی بە جەناب تۆ نەبینەوە لە ژیان ئەڵێ مەکینە تاوەکەڕ مەکینە نەمێکڕ تااقەتم نییە مەکینە بۆ ناکرێ پشتمێش هێشتا هیچ نەوەرە پشتمێشی بۆ بیجامەیەکی بەسی دووری زەوی دوورێتەوە ئەی با بۆ ماڵی دایکی کاتە کچەکە چۆن فێری ماڵداری بێت چۆن فێری ئەوە بێت کە کەم زۆر بتوانێت ئیش و کار بکات وە ژیانی خۆش و ئاسوودە بێت کەواتەوەش خاڵێکی زۆر گرنگ و مهم بوو کە ئومێد دەکەم ئینشاءالله لە خۆتانە تەطبیق بکەن بابەتەکانێک بابەتێکی تری کورد بە جەنابتان پێشکەشەکەم و کۆتایی پێێنم بمبورن ئەم بابەتەش بە زەروری ئەزانم بۆ جەنابتان ئەویش ئەوەیە کارتووە مناڵێکی عینادم هەیە ینی بڕگەی یەکەم ئەو نۆ دەستەواژەیە بوو کە زۆر گرنگە پارەی تێناچێت تکایە بۆ مناڵەکانتان بەکاری بێنن بەڵام بڕگەی دووەم چۆن هەڵسوکۆ بکەین لەگەڵ مناڵێکی عینادە ئەڵێنیت کە ماڵم ئاگا نییە لە حاڵم مناڵێکم هەیە حەچی ئەڵم بەعکسەوە ئەڵەمە دەرگای مەگرە وەڵای گرم ئەڵێ بەعکسە وەڵام باوکی وایە تەلەفۆنم بۆ کاڵە دکتۆر بەعکسەوە پێڵم ئەو دەرگایە نەگری ڕێک ئەیگرێ ئەڵێ وای دیار تۆ بەعکسەوە ئەو چایە نەخۆی ڕێک ئەیخوا بەعکسەوە ئەمە نازای فیوزی بە لێ عکس لێ بەزراوە پڕیلی بە عکس لێ بەزراوە واشەر و فیتمان پشتی عکس بووە نازانم خۆی لوشتی عکس بۆتەوە مناڵە هەیە نەکبەتە ئاوە تۆزە عینادا من چەند خاڵێک بە جەنابتان ئەڵێم کە بەڵێ توانی تەعاملی لەگەڵا یەک سەریع بە جەنابتان ئەڵێم کە من دەکەم تەب یەکەم شێ تکایە وەکو کوێخا ئەمر مەکە بەسەر مناڵانەیە ئەم جۆرە مناڵان بە ئەم مناڵ وایە و بەتایبەتی ئەم جۆرە مناڵانش حەزی لە ئەوامر نییە یعنی دەجار پێی بڵی دەبێ بخوێنیت قورسە بۆ ئەم دەبێ بخوێنیت ئەوێ ئەو دایک و باوکانی کە خۆیان بە کوێخازان و هەمیشە هەوڵە دەن زاڵن بەسەر وەزعەکەیە و حەزەکەن خواردن و خەوتن و دانیشتن و جلوبەرگ و هەموو شتێکی مناڵیان بەدەستی ئەمان بێت نیزاع زۆرتر دروستە بێت بۆ مناڵ ئینکاریان لەگەڵا زیاترەکان و مناڵ دژایەتیان زیاترەکات بۆیە هەوڵ بدە هەمیشە بە شێوەی حیوار و تەفاهم کوڕە جوانەکەم ماوەیەکی تۆ چی بۆ مەکتەب قسەهەیەکی سێ دەوام بکرێتەوە پانتۆڵ و قەمیس دەواچی ئیجبارتان کەن ڕەش و سپی بێت بۆی نەکەین بە دوو جار و بۆی شتێکی جوان و مەزبوط بێت پانتۆڵ و قەمیست بۆ کڕم بەس هەوڵ بدەین قەمیس ئاوا سپی بێت یانشینێکی کا بێت پانتۆڵەکە ڕەش یانشینێکا بۆی بۆ مەکتەبش بشێت بۆی نەبێت بە دوو مەسەر نەوە باوکت بەدەستێوە نەبێت ئەمە ئەوە ئەڵێ چی ژنەڵێ چی شوک این ڕەشم لە چۆن کاڵگیرە چۆن کاڵگیری ئەمانە نەبڕایەوە چەند ساڵە وای جارمان دەرچوو بە چۆن کاڵگیر هەتا ئێستاش جلی ڕەشمان بۆ کڕن گۆرمان بۆ چۆن کاڵگیرە نە ڕەبتی کە بە شتێکی ترەوە ڕەبتی کە بە ئوستوبێکی ترەوە ڕەبتی کە بە شێوازێکی ترەوە مەسەرن پیاوێکە بۆ ژنەکەی ئەڵێ کاکتۆرە هیچ جاوێ بەدڵی من ناکرێت لەبەرەوەی جان دەڵێ ئەوە شەرعیە نە ئەمە تۆزێک خانمانترە تۆزێک کەشخەترە پۆشتەترە وە کۆڵێ تەرتیبترە ئەمە زۆر جار ژنە مامۆستا ژنە کێ ژنە نازانم چی ژنە شێخ ژنە بەمانە بینی و ئەم جۆرە کراساناکەن هەستەکەم ئەم حیجابە تۆزێ شخصیەتەکەی بۆ دروستەکە ژن کوراڵێن دوانم بۆ کرۆنەک دانێنەوە دەمێنێت لە بازار بەڵام ئەو ڕەنگە ئەوە کڕی باشە نایکڕی بابڕی باشە بۆستا ئێوە نایکە بیشی کاکە داخارج ڕۆژێک کاکە بەرەو جار دایک چۆ تۆ بەڕاستی بە شێوازێکی ئەمر کردن بۆ ئەویش عینادێکە زۆربەی ژن و پیاویش ئاوایە زۆربەی تۆ ئەڵێ ئەم پێشەمە چن بۆ ماڵی دایکن ئەویش من ناچن ئەی بەعکسەوە پیاوەکە ئەم پێشەمە بۆ نەچین بۆ ماڵی دایکت یان دایکم وەفەر ڕەنگە بڵێ ئایا نا مشکلە نییە ڕەنگە بڵێ پیاوێک بڵێ وڵا پیاوەکە من هەمیشە دەباشە ڕاچی ماڵ دایکم بەس هەر مەجاری تیا بێ مەجاری تیا بێ لێشە بڵێ دەقەیچەکە ئێوارە سەری لە ماڵ دایک بدە بەس منەڵم لە سەرەتا و ڕەنگە بیکا بەسێ تەلاقم کەوتی بێ بە هیچ شێخ و مەلایەکی چاک نەبێ ئەم چوون ئەو پێشەمەی بۆ هیچ شوێنێ ناتوانێت کامیان باشە بیبردایە ماڵی دایک و بۆ ماڵی دایکش و هەردوودا گەڕان و باشتر و چاکتر یان هەردووچیانە ڕەخستن بە دنیایەوە ئەوەی دووەمیان باشتر و چاکترەکە هەردوو شوێنەکە بکەن دوو لەو کاتانی کە زۆر تووڕی و لەو کاتانی کە زۆر میزاجت نییە لەو کاتانی کە زۆر بێتاقەتی یان ئەوی زۆر بێتاقەتە شتی لەگەڵ ئەمە سادەی نییە
مناڵێک لەم دەقا ناخۆن چی لێ ئەچی بە فێرەقاچی دەبان سەرێکی تە نانساچی نانەقەی سیای بێ لەو کاتە ناخوێن ژنیش هەر وایە پیاویش هەر وایە ناڕۆم باشە ناڕۆم وەڵاڵوی ناڕۆم وازی لێ بێنە ماوەیەکی تێ چای قاوەیەک بە دیپلۆماسیی خۆت کوڕەیە بەردەکا بەردەرمەکە قوربانت جا بۆ تۆ ڕاوی چاقی ناڕۆین ئەو شوێنی تۆ حەز لێ دەبێت ناڕۆین ئەو شوێنی شتی تۆ حەز لێ دەبێت نایخۆم باش دەی باشە دەی خۆت بخۆ چەند جار وای لێ دێ چەند جار خۆشمان ئەم سیناریۆمان کردەوە خێزان دۆ جار شتانەکەڵم ها بەخواز ئەو محاضرەی خۆم وتومەتەوە بەسەر خۆ با تەطبیقەکەی ئەویش دێزانێ کابرا زانێ تۆ بەشێکم گەرمیانی و بەشێکم پیاوی تایە و بەشێکی چی تایە و بەشێکی دیداریش و پۆزی تو خۆت بەشتە زانی و عەزەکەی پۆز دێدەیت و ئەمرەکەی خۆت جێبەجێکەی و کابرا عاقڵە لێزانە لەو کاتێک تووڕاوی بێتاقەتەبی شت بە مناڵ مەڵێ بۆیە مەسەن بیزان ئەو دەقی ئەگیری مەڵێ وەرە دۆم بۆ بازاڕ ئەو دەقی ئەگیرێت مەڵێ وەرە بۆ نمونە مەسەر فڵان شتانەکە بخۆ وازی لێ بێنە با هادی بێتەوە با تەرتیب بێت تۆ نانی خۆت بخۆ دوای دە دەقەت چارەکی لەواچی هەر هەمان نان لەسەر سفرێکی تر بۆی دانی یان خۆ بێتە سەر سفرەکە بەڵام لەو دەقا ئینکاری لەگەڵا مەکە بۆیە لە کاتێککە ئینفعالاتی زۆر تێ و بێتاقەت و ناڕەحەتی بە دڵنیاییەوە زاڵ نابی بەسەر ئەمرەکانی خۆتا بەسەر بڕیارەکانی خۆتا و کاتێکی مناسب نییە و تەوازون ناکەی وە بەرابەریش نەسیحەت وەناکەی ئەمە بۆ ژن و پیاویش گرنگە بۆ تەلەبەش گرنگە بۆ تەلەبەش گرنگە بەجاری وای لە زانکۆ بەسەر تێ تەلەویکی دەرو ناڕۆ مامۆستا ناڕۆمە دەرەوە باش وازی لێ بێنە دوای تۆزێ خۆی دێ مامۆستا خوا داوای لێ بردەکەم و بەم ترمازاکە بەخوا بەس نیستە بەس تۆزێ ئەو تەلەبەش بۆ خەتای منە وای خۆی عوزرێنێتەوە بەسەکە لەو دەقا بڕۆ دەرەوە تۆ یان من یان تۆ بڕۆ دەرەوە ئاگادە چی مامۆستا چوو پەلامای تەلەبی دابوو تەلەبەش پەلامای دابوو مامۆستا ئەو هیچی نییە ئەو هیچی نییە بیدۆڕێنێ من مامۆستاکەم وتم مامۆستا گەر ئەو هیچی نییە بیدۆڕێنێ تەلەبەیەکە هەر ئەسڵ حەزەکە ناوی دەرکا بڵێن فڵان تەلەبە لە مامۆستایدا بەس تۆ خۆتی شخصیەتی بڕوانامەت کەسایەتی مەکانەتت دینت ئەخلاقت سمعات وەڵا خواشە تو بەس بخواتی لەو کاتانە بەشە شۆرتەکە لەو کاتانە شۆرتەکە ئەوی هیچ ناخوێنە ئەوڵێن وەڕۆ داوەتن فاسولا برنج ئینشاءالله بەس سادێ باش عدم المقارنة ئەمە خراپ منا بەمە تۆڕا ژنیش بەمە تۆڕا ژن خەڵک وایە ئەویش وەڵام من نایکرد لەلات بیسان نایکرد تۆ بڵێ لەبەری ژنی فڵان کەس محاجەبەی توش محاجەبە بە لەبەروی پیاوی خەڵک بۆ نمونە ئەی با بۆ سەفرە تۆ بۆ من نابەی یعنی پیاوی خەڵکت دا بەسەر منە یعنی پیاوی خەڵک باشە و من هیچ باش بیم کورە تیت کردە بندەرەکە بەخوا نییە و بەتەما بووم دەرە بەعارش نادەمە دەرەوە بەسەڵت وایە عدم مقارنە بەڕێزان ئەمە شتێکی خراپەکە ئێمە زۆر جارمانی مناڵ بەمە باشکەین باراود دەکەی بە پورزایەکی هاوڕێی پورزاکانتانن بڕۆ هەمویان دەرەجانێنە ڕقی لە پورزایەت ڕقی لە خاوەزایەت وەڕقی لە تۆشە وەڕقی لە نەسیحەتشە من دایکە ڕکات تۆ چی بکەم ڕەن بۆ ئەڵێن بەڕۆی دووسێ کوڕ و کچم هەیە هەتاوەکی نەزم 13 ساڵ و 15 ساڵ و 6 ساڵن مانگی شەبێ نەهاتوونەتە ئەو ژوورێک کە باوکیانی تایە وتم بۆ وتی هەتانشتم هاوڕێ واواکەن وا کار و کاسبیەکەن وای نەکەن هاوڕێەوە ئەوە دەرەجەی هەیە هاوڕێ فڵان مناڵش لەگەڵ باوکیانی تۆ سنوورەکەی یعنی دایکەکەم عاقڵە ماڵی هاوڕێی تۆ چی بکەم پێم خو ناخۆشە پێم ناخۆشە کە هەست دەکەم لەو دیوەن ئەڵێن دایەکەی چۆ دەرەوە پێم ماملە دێنسی تەلەڤیزۆنەکە دایک باوک ئاوا بکە بۆ لەبەرەوەی هەمیشە مقارنە کۆمپاریزم کەوە سیاسەتێکی هەڵەیەت کایە مەکەنینی مەکەن تەرکیز مەکەرە سەر شتە خراپەکانی ئەم لە خەڵکا هەیە و گۆ لەمان نییە تەرکیز کەسە شتە باش و چاکەکانی تەرکیز یعنی ئەو مناڵەی کە من و تۆ بە خراپ ێزانین بەڕێزان بە هەموو کام مناڵی زۆر ناڕەسەن و سەقەتە بە دڵنیاییەوە گە چوار سیفەتی خراپی بێت چ سیفەتی باشی هەیە یعنی باوکی وایە لە کاکتۆرم کوڕی من هیچی تیا بەسەر نییە ئەڵێن دزیەکە ئیهین نەوەڵە بێئەخلاقە ئیهین نەوەڵە بۆ نمونە قەت چۆتە سەر ژن و ماڵ و عایلی هاوسێ نەوەڵە کچی هەڵگرتووە نەوەڵە پاری لە تۆ دزیوە نەوەڵە شوشەی خەڵکەشکێنێ نەوەڵە ناناک هەفتوە جامانەیە وایمانە هەری خەتوتم ئەمانە هەموو سیفەتی باشە بۆ نایبینی مناڵەکە ناخوێن یان مناڵەکە بەس لەبیر وازاوتی درەنگ لە خۆڵەس یان مناڵەکە بۆ نمونە مەسە تۆزێ لاسارە ئێواران درەنگ دێتەوە ئیش دوای هەواڵم پرسی لە دوکانێکی ماڵی خاڵێ بێنێتەوە مارکێتێک بەرابەرەی ماڵی خاڵەتی باوشیوێ خۆت وەکو پۆلیس سعات پێنج بۆ نمونە غیابات دەخوێنێتەوە لە پێنج لە ماڵ بێت بەس ئەمە سیفەتی زۆری تایە هەتا ئەو بزان ئەو کەیسە چیم پێکرد قسەم لەگەڵ دایکیا کرد حەلمان کرد حەل خۆی لە دەرەوە نیە لای خاڵی بیزان لەگەڵ خاڵێ قسەمان کرد هەموو ڕۆژە لە سعات سێ و بۆ نۆ لە دوکانەکە خۆی داینێ شتێ پارشی بات چۆنە خارە فکرێ هەم کردمانە ئیش
هەم چوونە دەرەوەکەشی ئیسفادەیە بوو هەم بۆڕەبۆڵی باوکشمانێش هەم سەرچاوە دارایشمان بۆ پەیدا کرد هەم هەستیشی کرد باوکی دڵسۆزی دوو پارەکەی ناسەری پارەکە بە سەرچاوە دارایی بخۆ عەقڵە پارێزێکەڵە مناڵەکەم زۆر وەرزشەکە ئەمە یانەیەکی بۆچی تەدیبان مناڵەکەم زۆر چێتە دەرەوە زۆر باشە بالە خولێک و دەرز و دەورێکی قورئانە بێت کچەکەم بۆ نمەزە زۆر کتێب بخوێنێتەوە بیکە خولێکی کتێب بخوێنەوە تەکلیبان کچێکەم هەیە زۆر حەزی لە هینەوە هەڵبەز و دابەز زۆرەکە کە بە خولێکی مەلەوانی وەرزش شاخەڵی فڵان بەڵام بە شێوازێکی تەندروست و باش و متابعەیەکەم ئافرەتێکم هەیە زۆر حەزی لە قسەیە خێزان زۆر حەزی لە قسەیە بەمە کۆڕ و سیمینار و چارەچیەوە پیاوەکەم بۆ نمونە زۆر لە چاو دەرە و دوکتۆر ریوایەتی سەفرۆسیاحەیە کەواتە کۆمەڵی خەڵکی باش و چاک دۆزەرەوە لەگەڵیان سەردان بکە بۆ سەردانی ماڵی ئاوەرزاوەیەکە باشە بەیانی سەردانی ماڵی پورێکت کە زۆر باش و موسڵمان و دیندارن هەفتەی داهاتوو سەردانی ماڵی فڵکەکە پیاوەکە زۆر بۆن ئەهلی کار و کاسبی و ڕاوەدینانە بۆی چوار کەیوێنێ فێنێ مادام پیاوەکەی تۆ حەزی لە دەر و سەفرە و بەزم و ڕەزمە بەڵام وەڵا کات و من حەزم لێ نەوێت و دە پیاوەکەت ئەڕۆ هەتا چییە و دەوێت جارێ دوو جار پێم مەڵێ پێنجشەممە چوومە دەرەوە گوتم باشە نەبوت ڕێک خۆی سەماوەر و بەزم و ڕزم و دازم چیە پێچێت تۆ ئەوڕانەکە برادەوت دەستی خۆش بێت دەستی خۆش بێت پیاوێک حەزی لە چوونە دەرەوە ئەوە ئۆفەرشتە داکەی وەرە لەگەڵ ما پێکەوە چی جەنابەت داچی خۆی لەگەڵ هەنێ برادرا چێ بۆ سیتەک و مێرگەپان و تای وڵافیەت مێرگەرە بۆ تو جەناب بۆکار تۆ گونەحبار تۆ لەگەڵ یا بچی هەندێک ماڵ و عایل و خانەوە دەخۆت کۆکەنەوە هەتا وەڵا خۆشمان باخمانێ بە زۆر تااقەتی باخمنەوە هەتاوتم بۆم بنێرە من حالێترم بۆ هێشتێتری بۆ دۆزمەوە دارێکی بۆ دۆزمەوە بەردەوام لەگەڵ یاگەی نە بە قوربانە تۆپا ئەوە ئینجا تۆپا أخذ بو بيشتر نكوتي تخوت بو نكوتي تخوت بو محاولة فهم المراجعة عن طريقة تمام حتى كاني أتيهم من على عناد دينك من على وقت تونية يعني باوتشك وكم من شو صار شو بين صار كوي يسمى زور بمان لم تمنيت بربر كوي طاقتي كباب مانه كوي طاقتي شيريني مانه كوي طاقت مانه زور بيبسي بخوينو كرنا من دو صار شو بيبسي من أخوان استبيرة كمود دوان سان صار لا خارم مش بقبل روايات بيبسي برا روايات متزلزل بيبسي بخوم بيبسي كولاش أو جاك كندا دا وجو تباشر بخو أو قناة حزين دوين كيلي مثل طاقتي بدال جرين داي زرو بونو منا مثل دارا مدرو أميتا بازارو نازم شيء ودانش دش بكاو أفريو أو درو عادي كاني بونو فيلم هندي بس أو قناة حزين دوين كيلي إما بونو من استطاقتي بني ساعات بساعات بونو الماركت لسوق شكادان شيء أو بوستي برام أو جنجة حزين دوين كيلي إما بونو من حزين شون درو ورز شو تشي وتشي فلان شتى لو قناة حزين دوين كيلي إما استدان شيء بديال بونو مثلا بساعات بساعات بديال بورانيتو ده زمان يقول يا مجلس حسب يقول نوري جناني زيادة أسعد تشريت البيداك نازان جيت بيداك أو قناة كحد خود شباب حسب هذاش في شازة بويا خارج كان أجل أتوه من علاقات مراهقة يعني أو كزود بحسابك وعنادة لغري حزو أرز مكاني ويتشو مثلا برز كذا كاركتر من عليه من الناس مرات يعتروه شيء عزيز بس لينا جو شغل بيك بخوليكي موسيقي برام لا يخليكي باش بيك بخوليكي كمان بيك بخوليكي بوان مندف لما من خولي دفن كل دولة استيماني كز لا يننس يمكن باش معقول استيماني كز حزين تطلب بوينا ابوكي ترحزين ما نداك باوك نازل شو من مكاني بكار بينا من مكان وازن دفن بس بويا بوي أكلت ولا الشواتي كي باش تو شاكلا منالك حزين ورشتو بوني يعني كي ورشي باش تشاك مضبوطي بوبدوزر بوي حزكان تفاعل على مشاركة المناخ جميع اهتمامات والتفاعل أن يكون فاصل عملي حادثة في العلاقة بين أو عليه أو تمن الزوريتو هتا هاو المدى منالك وكنتو بيكاتو منال بو ناخر ساعات وزن ناخر ومنال تازه ساعات يازه بون منا كاستني خواردو باقلوا خواردو وزي زور الشبكة فورا هذا خوش قوشي هذا خو توفك بيت جناوة تقطع أو زي ما بكاري بيني هاد بجدي أو توفى أدانا ديوارك وهني هلا بزت شو وزي بكاري شو خوي ناكر توش كفتي هداكي لباري وراكي لسبتو خو ناكر ليش نكا أو جهد وزع الشرع تولد شو أو لا شو بقى شربتو يا زبخ ببخو بيموت ببخو ناخر كاك ناخر بس تو عقبة ليزان بتوز الزبر والوقت ساعات لقلاب تشوفوا صحكا ساعات يبون تشوفوينا ساعات شطرنجي لقلابك ساعات ياريت راوين لقلابك ساعات الدوميني لقلابك ساعات الداينة قلبان رسم دروسكي نيم ساعات سيشار ياري جازي بيانو بكرة قلبا بيانو جازي كمان بكرة سايزني بكرة الشوان بس بخد لحن قد هاي بوها الأمان أوا قولي وردان شنو ترتيبات بزانه وين بكي الشام كل نازانم دان شاشة ترجمة كسيري فيلم دوكيومنتاري كذا قضية برامبو مرجع الزكاة بكار بين برامو زي نيو جلك أو أنا باوسكتهم ناوسكت نابي
ئەو لەو دی بەو هاوارەکە بەدڵی خۆی حتا هاوار نەکاسنی پاک نابێت و هاوار ئەم ناوێت نازای چی شەڵێ بەس خۆی وزەی پێ وزەی هاتوو دقت بدە بەتابەتێنە مناڵ کەڕی بۆ باخچیەکە هە لە دەرگاکەوە باڵەخەسێت و حەزەکە ئەوە ئەمەنەی پێداماوە لەناو خانووی دووقاتە تابەت من لە شوقەیەکەم مناڵ نابێت بچوورە دوشکا خوارەوە تەلەفۆنەکە بۆ سێکیوریتیکە هەگە دەنگەدەنگ مەکە خوام وەزعان وڵا مناڵ بەدەستمانە بۆ دەپەر بۆ لەبەرەوە مناڵ نەجوورێتەوە حرەکە نەکاو دوو ژوورەوار لە شوقەیە کاو خانی ژن خۆش بێت ڕەبێتی کارە بدە خانویانەوەی کرد بە غەربی ژوو دە دوای ژموت بەق و مساعد بێت بەق و نازانم چی و هیچیان نێژ مەجال بناو تۆزێ ڕاکە و زایدان ژوورەکان شەنەوەی بە قەنەفۆشت پڕ کردوێتەوە و نابێت پەلەپەلکەی بۆی فەرشەکان لۆچ نەبێت چکە نابێت لۆچ بێت چە نابی جەمکەی لێ تێکەچێت ئەدەوەرە مناڵ مەغمەمێت يعني مناڵ وەکو چی وەکو چۆن عاسوقی عەشاری بێت لەسەر قەنەفە جوان دانیش ئەوە بێت خواکە وەرەکە بیشدارت دەبێت مناڵ ئەوات والێ مناڵ چێش لەو سەر قەنەفە وەرگێ چێتە سەر هێوا قەنەفەکە هەڵی بەس بۆ لێرە دانانشی پڕم ساغ هەواڵە بەخوابی ئەو لەوێ ئیزعاجە ئەو لەو سەرەوە کە مسەیترە بەسەر وەزعەکەیە سبحان الله چۆتە سەر قەنەفە من لە شوێنێ بووم ئەی کاکتو بواکە وەکم زای بواکە من تۆ بەس بە پێوە بوەستین ئەو ئاستا ئەبینین مناڵی دامە و هەر ئاوا سەیرەکە حەزەکە جارێکش ئاوا سەیر سەیری تەقسەرمان بکا سەیری لوتمان بکا سەیری گوێچکەمان بکا سەیری جەوەکەکە وڵا خۆ تەسەویر چێکە بچکە چێتە ئاوا سەیرەکە طبعاً ئەو جەوەی خۆشە ئەمە جارانی نێ لە لادەیەک بووین ئێمە هەر ڕامانەکرد بۆ سەر تەپۆڵکەکە جارێەوە خۆ ئینێکمانە کردە باغێکمان کردە ژێر کومانی جا خۆمانە خستکار بۆ خوارەوە ڕاکە باغەکە بەرەسەرەوە و هەنە سەیرمانە کردو ئەوە جەو بوو ئاچوونە بۆ ماڵ و کفت تا بەیانی کشفتان پێویمان پێ ناکرا چکە بەڕاستی تەواو زەمان بەکارێ نابوو بۆیە کاتانێ دەکەم بەکاری بێن ئەو پێشتر ئاماژەم پێ کرد کە ئەتانێ مناڵی عینات باش بێت سۆز و خۆشەویستی و محەبەتی بۆ دەربڕا سۆز و تەواو بوو بەس کابەت بێنێت تەواو بوو سۆز و خۆشەویستی و محەبەتیان بۆ دەربڕا منیش بەلەمە سۆز و خۆشەویستی و محەبەتیان بۆ دەربڕا مناڵ عینادەکەی باشە بێت چاکە بێت مناڵ کاتێک کە عینادە هەست بکات کە کەم بەتابەتی سوبحان الله هەنێ مناڵەیە لێتە بێ بە خەسوودش وەکو خەسوود نیە تەعامل لەگەڵاکە بزانێت تۆ عینادی لەگەڵاکە یعنی من کچ هەیە کچەیە دوای دایکی پێم وای عەمی خوای کردبوو هات جارێک بۆ لامەی دکتۆر نەفسییان تەواو من دکتۆری نەفسیش نیم بەس زۆر هەنێک گەنج و شت دێ بە ناوی پەیمانگای خۆمەوە وتم بۆ لە کاکتۆر من معەزەبم زۆر دایکم عەزێتە بەس بیست دایک شمەڵێ گردنی ئازابێ بەڵام بیست عەکسی منێ کرد هیچ شارێ بەدڵی من لەچکیکی بۆ نەکردن هیچ جارێ بەدڵی من جلی بۆ نەکردن ئەوی ئێستش دەبیرمە لە دوو سیم تەوەسەش کە گەورەش بووم وەختێک هاتووی لەو جلم بۆ کرۆ بڕۆ بیکەبەر بوون نامەوێ حەزم لێنێ بە باوکەڵن ئەگەر بە باوکی بوو داوە تۆزە دا پرۆسرامتەوە بۆیە هەمیشە منی جیاتی مەکرد بەعەکسەوە حتا سوێنی خوارێ هەنێ جارە بۆ کراسم دڕانەوە و تومە نازەم لە چیکی بۆ بەس بۆی نێکەمەبەر بۆ لەبەری تۆ بەڕاستی عینادی دەگەڵاکردەوە سۆز و خۆشەویستی بۆ دەرنەبڕێت بۆیە کە کاتێک سۆز و خۆشەویستی و محەبەت دەربڕا و مناڵ هەستی کرد کە نزیکە لە تۆ و تۆ نزیکی لەوە بە دڵنیاییەوە زۆر باش دەبێت و زۆر چاک دەبێت گرنگە بێت بۆیە مراهق دەبێت هەوڵ بدەیت هەمیشە بە سۆز و خۆشەویستی سبحان الله پەستە بە ماڵێ ئەوە باوک چاوی دەسوورەکاتەوە ئەوە دایک جار سێجاری داوە سێمان جارێ خاڵیشی دێت محەمەد ئەجە ئاوایەکی کردیان هەستا تۆش دەی کوڕم بۆی چوو چاوی مش ناشرین بکە نابێت ئەمیش من بووسکە ئەمە بە حساب دایک دوستێتی مناڵ پەروەردەکە نابێت ڕۆڵە نابێت دایکە باوکەوە هەرچی ناشرینت کرد خۆشت ناشرین کرد و خاڵشی جارجار دێت بە خاڵشی ئەویش گوێچکی ڕاکێشی و بەزم ڕەز و کەواتای چی بمێنێتەوە بۆیە بە دڵنیاییەوە کچێکە لە گەڕەکە کوڕێکە لێت I love you وەڵێ وەی بە قوربان منە یەکەم جار I love you بیستم ڕێک ئەیشەقێن ڕێک قلیبلیە کاوە مەی دڵ و تیر و خاکە نازەکە و بست و ڕەز بوو ڕێک ئاوە بۆ لەبەرە لە ژیانی سڵاوی نەبیستووە لە ژیانیا من تۆم خۆشەوێ بێت تۆ ناژیمی نەبیستووە هەرە وڵا کچە دوی تەوەستێکە تو تەکداوە هەرە وڵا کوڕستیم تەوەستێ دایکێڵە دوکتۆرنیک لە ماڵمانانیە لە حاڵم نامەی دڵداریم لە گیرمان کوڕەکە من لەو تەمەنەشان نەمەزانی چی چێوسە کوڕەکەم تەمان دەبێت لە دایکی خۆشەویستی نەبینەوە لە باوکی خۆشەویستی نەبینیەوە و ڕەنگە بە سینارۆش بێ ڕەنگە یەکێ خۆی لێ کردبێتی بە خۆشەویستوانە کە تەمەبێ لە کوڕەکەت دۆلار بسەنێ کارتی لێ وەرگرێت شتی پێ بکرێتە پەلێکی پێ بدە بۆ کچ و بۆ کوڕژ ئەم حاڵەتەمان زۆریان زۆربەی کار ئەو کچانی کە تووشی داو بوون یان ئەو کوڕانی کە تووشی داوی بە ناوی خۆشەویستی بوونە و تووشی شکار بوونە دوای تەحقیقمان لێ کردووە کەمترین خۆشەویستی دراوە پێ لە ماڵەوە خۆشەویستی ئەوە نییە ئاکە دەمێکت کاکتۆر هیچی نوقسان نییە هاتنە سەر بەزمەکە بازار بایەکەیە خەڵک خۆشەویستی ئەوێ محەبەتی ئەوێ
جلوبەرگی لەبەرە نەبێ بەڵام سۆز و خۆشەویستی و مەحەبەتی هەبێت و باش و چاک و مەفهوم بێت و بەرەو کۆتاکان چین تەرکیز مەکە سەر سلبیاتەکانی خراپەکانی باشەکانی زەخکەرەوە باشەکانی زەخکەرەوە لەگەڵ میوان کۆبەوە بە فرسەتی مەزانە دایک ئەمەمان تۆزێت تەپۆیە هیچی تیاتر نییە حەقە تەپۆلەیە دەرەجەی باش نییە زەعیفە باوکی وتێتی ئەم یەک دوو ساڵە مەحاولەی لەگەڵاکەم ئەگەر نەبووی کەمە دوکان چاوی دەچی با بخۆی ئیشکا تەمام دوو ساڵە چاک بگەم قسە جوانی جەنابتەوە بەم نەسیحەتە جەنابی گوێ بێتەوە ساڵی داهاتوو چاک بێت خراپترێت هەر لە ئێستەوە دەریکە گەلێ باشترە یان بەعکسەوە ئەمەیان تۆز دەمەوە شارە ئەمەم تۆز دەینە ئەمەم دەم چچەنەیە ئەمە هیچی تا بەسەر نییە بچم ئەمەیان هیچ قسە نازان ئەمەم تۆزێ شەرمنە ئەمەیان تۆزێک تەپۆیە ئەمەیان تۆزێ قسە نازان ئەمە ماشەڵڵا ماشەڵڵا ئەمەم زیتەڵێ ئەمە بەس ئەمە بەخوای هیچ تا بەسەر ئاوەسەری دیبادە منەوەش ئاواکە باشە بەدوام تۆڵێ من ئاوا بەس ئەم شەڕ دێ ڕنگ ئۆتۆماتیک چێت ئەوی شەڕی وەڵای خۆی دیارە تەوە میوانیش ئەم چڵای چی چاوی دیارە وەڵا بوو بە پێشتریش مامۆستا وتێتی حەقە تەپۆنە بڕۆ دەرەوە هیچ تا بەسەر نیوە وەڵا بوو بە سێکە لە شوێنێک چاپیستۆی وتیانە ئەوەی تۆ زەمەنی پان بەمانایە زۆر من پانەوە هیچ تیان ئەلەوڕا بووە چوار کەس ڕێک مۆی لێدا بڕۆ بەخێرات بەجددی تەمەڵی ئاوا دەبیسەر من تەلەبا ناسم گەورەیە من ئاوا تەمەڵ بوو بەجددی من زیرەک بوو بەڵێ دایکم پێی وت تەمەڵ باوکم پێی وت تەمەڵ مامۆستا دووجارێ پێی وتم ڕۆڵە بەخوا بە تەسەوەرەکەم تۆ ئیشێ بکەی کاتێکی گەلێ باشترە خۆی ئێستا گەورەیە لە کۆڕا پێی وت وەڵە دوو وەڵڵای من تەمەڵ نەبوو بەس بەجددی هەواڵە بەخوا بنەوە بە تەمەڵیان چکە هەمووی مۆری تەمەڵی لێدان دوای داخلی شاوتم تۆ بڵێ بەس من ڕاستکەم هەموو خەڵکە درۆ بکە وەڵای وا بدەرم تەمەڵە بوو ڕاستە شار لایبەر کاسبی و وازم نەخوێندنین ئەگەر نام من زیرەک بووم بەس نەمەخوێن یەکێ پێی نەوتم تۆ بۆیە دەرەجە نایانی کەم ئەخوێنی سعاتەکانی خوێندنە زیاد کرد لە من زیرەکترێت ئەمە گرنگە ئەم پەیاماڵە کەس پێی نەوتم هەمووی وتی تۆ تەمەڵی بەچیش دەبەرەوەی لەسەر کارتەکەم لە دەبووە چوار مێنا پێنج مێنا بۆیە کۆتاییمان هێنا کە تکایە هەوڵ بدەن باوک باتە داخۆر بکا لە پەروەردەی مناڵە لە وڵاتی خۆمان خەریکە کەمە بێتەوە باوک بە ناوی ئیش و کار و کاسبی کەمتر تەداخولەکە یان دایک بە ناوی ئەوەی کە ئەیشارێتەوە ژێر دفنێکات قسەکان ناگێڕێتەوە باوکی تۆزە تەبیعەتی ناخۆشە نەوەک لێی بدا ئەمە زۆر ڕۆژانە ئەی بەزمابین هەفتانەم بەزمابینین کچ لە پڕ لە دەردەچووە کوڕ بۆ نمونە ماوەتەوە لە ماوەیە کەیسێکی وامەیە کوڕەکە کەوتووە پارەکە دایکی بۆی بۆ نمونە پەردەپۆش کردووە ئەم ساڵ جاوەڕیا کردو تۆ جەنازەم چی بکەم کۆمنۆ دایکە بڕۆکات دەسم باوکی بچێت بۆ مەکتەب بزانێت ساڵی ماوەتە یەک ساڵ ماوەتە تۆ بە پیاوەکەت نەڵێی کورن لە تەلەفۆنەکە پێم وتم کوڕەکەت نا خۆت حەقەیە بە پیاوەکەت بیری لە شتێ بکات تۆ چیڵی قوربان لە دەبای چی ئەی بخوا ماقولە وڵای تووڕە بوو تو با دووسری لێدایە دوو ساڵ پێ چوو بۆ یانی چی تۆ مانەوە بە زمانی حاڵ بە کوڕ دوو ڕۆڵە ئەتوانی درۆژیان بەڕێ بکات بەمانە کەریمە بە کوڕەکەت وت بە کچەکەت وت ئەکرێ لە پیاوەکەت چت بشاریتەوە درۆژ بکەیت ئەشیە بۆ منە ئاتون بکڕی لە جستانی پیاوەکەت دەری بێنی بڵی دایکم بۆ میکڕەوە چۆتا دایکشت وای کرد خۆ زۆربەی زیوا دروست بوو بەمانەیە کەریمە تۆ فێر زیت کرد فێری درۆت کرد دوو لە جناکەی بێناموسیت کرد وڵا واشە دەکرد چی بڵم عەقڵەکەشم وا بوو عەقڵ وا بوو شارەت کردایە بۆیە تەداخۆکردنی تەنها و تەنها اعتیمادکردن لەسەر دایک خراپە ئەمە هەنێکیان خەتاکە لە باوکە کاکتۆرتر بۆ ئەو بەجێمێتدا بەجێ مێڵە هەموو ڕۆژێ بڕۆنە بۆ ماڵەوە دانیشە قسەیان لەگەڵا بکە کاتی بۆ تەرخان بکە مەسەلەی جەدوەل مەسەلەی خوێندن مەسەلەی دینداری مەسەلەی نوێژ مەسەلەی خۆشواردن مەسەلەی گوکرا بە باوکی وایە هاتوو لەگەڵ لەگەڵ دایکت بۆ عیاد دەکا وتومە سووری ماگەن هەیە وەڵام بدەن چی لە دایکی پرسا چۆن نەبێ نەپرسی تۆ پیاونی تۆ نابێ بڵێ ئەرێکشەکە ژنەکە ئەم کچەمان کاتی سووری ماگانەیە سووری ماگانەی هەیە یان نییە هاتبوو بۆ لام سێدانە ساڵ بوو بۆ نمونە مەسەرن سووری ماگانەی نەبوو ئەم باوکە نەیزانی طبعا بداخل من بماوي كشغل ده بداخل جاي الشعيب سهرن بوكدي شو منبين جاي الشعيب مناطق ما بقصير كين هذا أصل رحمينية الأصل رحمينية بس الكداني كي شو شيء بس رحمينية بويا سوري مانغانية راسا لو أشي شهر سنة ده بداخل مسألة كروموسومية كا كشكاي سجشوت الشانزة حدثها برام حتى بلاني كمزوج ده باوك كبابي زانية اگر شتێک بواە دوو چارەسەردا باش شتێک بواە ئەگەر هۆرمۆنی پێویست بواە ئەگەر ڕەحمی بچووک بواە لەوەچێ هۆرمۆنێکی وەردەدایە تۆ ماقولە ئەمە لەبەرەوەی جەناب وڵا خۆم زانین بەس دوتمە بۆ پیاوەکەم سەر دووری ئەو بگرم نابێت چاوەکەم مەسەلەی پەروەردەیە مەسەلەی خێزانە ئەمە ڕۆژانە دەردی ئەمە لە ماڵەوە کە شتێک پەیوەندی بە دایکی بۆ پیاوەکە نەیوتووە مثلا پیاوێکە بۆ نمونە بینوێتی کوڕەکەی فیلمی ڕووتی بینیوە ناو مۆبایلی کوڕە چۆن بێ بە دایکی ناوت چونکە دایکی سەد تا هەفتای کاتەکان دایکی چاوی لەسەرێتی تۆ دەبێ بە تەنسیق
ڕادی کۆجافری مێوەرە ناشرین کە بکەم کێوە نەبوو بڵێ بە خێزان نابێ پێ بڵێ ژنەکە ئەمە مۆبایلەکە ئەمە ئاوا ئەمە فڵانە لەمە دووە بتبینم چاو دەسەری بێ لە حەمام لە ئاودەست لە حەوشە لە فڵان لە میوانداری لە مۆبایل بۆ وایفەکەشی وێ بکوژێنەرەوە شۆ دایکی نەزانێت چ زانەوە دەکەڕدایە بێنە مۆبایلەکە بۆیە ئەوەش بۆ خۆی کێشەیەکی گەورەی و مشکلەیەکی گەورەیەوە وەخ کۆتا خاڵ و کۆتایی پێێنم ئەویش ئەوەیە پێشتر سنوور بۆ مناڵ دیارە پێش ئەوەی پابنی بەسەریا پێشتر پێی بڵێ کوڕە جوانەکەم ئەزیزەکەم من هەتا لە ماڵی باوکما بووم هەتا بردن مەمنونی شەکە مالی باوکم هەتا لە ماڵی باوکما بووم هەتا چوومە زانکۆش تاڕادێک باوکم سنوورێکی بۆ دیاری کردبووین دوای نوێژی عەسر پێش نوێژی مەغریب ئەوە ئاخر کاتە یاری و تۆپێن و بەزم و ڕەزم نازانم ئەبێ لە ماڵ بن خۆی پابەت دەبوو پێوەی بوو ئێمەش پابەت بوو و ئێستاشی لەگەڵا بێگەر مەسەلە دەوام و عیادە و خەستەخانە نەبێ من هەموو ڕۆژێ پێش مەغریب لە ماڵ تەواو فێری کردم بەڵام هەموو ڕۆژ بە ساڵێکە هەموو ڕۆژێک کوڕەکەت سەعات حەوت و هەشت دێتەوە ئەزانێ باوکی نوێی شەو دێتەوە ئەو هەشت و نیو خۆیەکا بە ماڵە جەنابش دۆک و ئافرەت پێ نەوتوو باوکی سنووری بۆ دیاری نەکردەوە ماوەیەکی تر بێ بە دە ماوەیەکی بە یانزە ماوەیەکی دەستی داری کرد باوکی دەستی بەشکۆ دەسێت دەستدانە ئەسدانە بۆ پڕنیە بێ دوو لە ڕۆژێراتان بێقمە لە ڕۆژەوای کردەوە پاڕ هەفتە ساوتەتی من زەعیفەکەی جارانی دەستدانە دایکەکەی گەڕایەتی دوکتۆر زۆر پێم ناخۆش باوکی دەستیان چاو دەرچێ چێکی دوایەوە چی دێت یانە بە بیکوژی یانە فیشەکێکی پێوەنی یانە بێ خۆت عیبدار کردی کەلاماری بیکڕۆی ئاسایش و شوڕتەی لە دیاری تۆ دەبوو پێشتر سنوورت بۆ دیاری کردا مناڵێک فێری کافتریا و جگەرە و لێرگەلە و بەزم و ڕەزم بێت و هەموو شەوێ شان شەش تا نۆ جەو بگۆڕێت دوای کورسە باسایی دەرتکی بۆ یاڵێ حدودێکی بۆ دیاری کە بۆ مراکە ئەمە حدودی ئەنتەرنێتی تۆیە ئەمە حدودی پارەی تۆیە بەش دایکەکەی بە ناوی دڵم خۆش دێک کوڕمانێت فەر پیا گەواز گەرە من قەینایی خۆ بێ دەبێت هی خۆتی چاخە چی کرد کێکان خەباتەی ئاخر تشتیشی بلۆکم بۆکەی ئاخ بەرا ڕۆپەسم لە قیشی لە قسەی ژنگڵی خۆم وایە ناوێت پیاو هەست ناکەن چەند ناخۆشە یانە من ناخۆشترین قسەی ئەمریکا پیاو لە ژن بیستە بڵێ خۆمەی خۆمە قەی ناکەن تۆ قسە مەکردنی خۆمەی دەبێت ئیشی هی خۆمە گەنانی زۆرجار کوڕی گەنان بێتاقەتی کردووە عەمەلی شەڕ کرد نە هی هەمومانە بۆ پیاوەکەش ڕەنگە بەقەت تۆ زیاتر پێی خۆشی بێ بەڵام ئێستا فێری 2000 بکەی کە هیچ متەوەستەیە لا عدادێ بە 5000 دێت لە زانکۆ ڕۆژی بە 10000 تەحەموڵ ناکە کاکی دارە ناکە من هافرەتم هەیە تەلەبەم هەیە هافرەتم هەیە تەلەفۆنی کردۆرە کاک و چی بکەن مناڵ هەر لێ کەم و بەشم ناکە دەبرێت باسی بۆ کردن لە متەوەستەیە بە نزیکەی هەفتانە 20000 داوە ئێستا کە گەشتۆ عدادێ لە هەفتانە بێ 50000 بەنێ بەشم ناکە خۆشی بۆ نو باوکەکە نەدەم 600,000 چێنێ ئەڵێ یەکرێسەستی ئەگەر وابێ بدەی بە بچە ئێوتم بەخوا بجێتە زانکۆجا داوای پێ هەموو 500دەکەتان لێکاڵە فریانە بۆیە دەبێت سنووری بۆ دیاریکەیوە بە دنیای و باشتر و چاکترەبی ومێدەکەم ئینشاءڵڵا پەیامێکمان گەیاندە بێت و ناڵەکان من بە جوانترین شێوە پەروەردە بکەین بۆی مناڵێکی تەندروست دەرچێت چکە لە بیرتان نەچێت تۆ مناڵ پەروەردەکەی تەنها بۆ خۆت نا ئەمە قسەی کۆتایی مۆکتای پێنم تکایە ئەوە غەڵەتە وسەقەتیە و ئەگەر خۆشم شتی وامود نعرەت بوون بکارین بڵێ مناڵ خۆمە کەیفی خۆتە نەخێر مناڵی تۆ نییە تۆ مناڵ بەخێوەکەی بۆ قەڵاز دێ بەڕێزەکە وایانە تو ئەم 2 ساڵ 5 ساڵ 10 ساڵە لای توێ بەڵام کوڕێکە دوای 7 ساڵ لەو بازاڕا بە کشی مناڵە پۆشێ بە ژنی مناڵە پۆشێ پاشکول لە براژنی منەدا بۆیە ئەمە هەڵەیە بەڕاستی لە هەندێک دایک باوەڕ وەڵا دوکتۆر جا من خۆم ئاوام من تەبیعەتم وایە ناکە کاکە تۆ بە خراپ پەروەردەیەکەی دوایی حکومت ئەبێتە پەن بەدەستێەوە وڵات بەدەستێەوە پەن لادێ بێتە پەن بەدەستێەوە چاوچنۆکێک دروستەکەی لە دوایی هەموو میلەت بەدەستێ بێتە پەن بۆیە تکایە بۆ کۆمەلگا بۆ ژیان بۆ دین بۆ قیامەت مناڵمان پەروەردە دەکەین بۆی کەسانێکی باش و چاک دەرچێت یا ڕەبی بەخێر بێ بەسەر چاو سوپاسانەکەی دەستی هەموو لایەن خۆش بێ مەمنون ئینشاءڵڵا